بەڕێزان لە هەرپیان سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شاد دەبمەوە لە ڕاستیدا وەکو هەموو جارەکانی تر حەقیش نییە بڵم خۆشحاڵم بەڵام ئیتر وەکو عورفێکی لێ هاتووە لە ڕاستیدا ئێستا ئێمە شوێنەکەمان زۆر جوانە بەڵام خەمەکەمان زۆر تاڵ و ناخۆشە خەمەکەشمان ئەوەیە کە لە هەر گۆشەیەکەوە لە هەر زاویەکەوە باسی سیستمی تەندروستیە وڵاتاکەی بەداخەوەکە دەیان بەرنامەی جدی و چەندین کۆنفرانس هەڵئەگرێ چونکە بە دانپیانانی زۆرێک لە میوانەکانم لەگەڵ ئەوەی کە یەکێکیان بریکاری وەزارەتی تەندروستیە بەداخەوە کە سیستمی تەندروستی ئەم وڵاتە خۆی هێشتا وەکو بە کرمانجیە وترێ ساغڵەم نییە بەڵکو هێشتا خۆی دەردەدارە باشە پرسیارێکی سادە و ساکارەکەم ئەویش ئەوەیە کە ئەگەر سیستمی تەندروستی بۆ خۆی تەندروستە لەکوێی دنیادا سیستمێکی هاوشێوە هەیە کە لە سەدا 30 بۆ 35 لە قەلەقی و دڵڕاوکێدا بن و پێیان بوترێ خۆبەخش لە شارێکی وەکو سلێمانی لە سەدا 40 بۆ 45 خۆبەخش بێ دیارە خۆبەخشی لەو وڵاتانەدا کە ژیانێکی ئارام ژیانێکی جێگیری دارایی هەیە خۆبەخشی کارێکی پیرۆزە جۆرێکە لە عورفێکی مۆدرن بەڵام کاتێک کە خۆبەخشی گەنجێکی کوور دەبێ بە ناچاری ئامادەیە زیاتر لە 10 ساڵ بۆ 15 ساڵ لە شوێنێکا بمێنێتەوە بەس بەو ئومێدەی کە ڕۆژێک لە ڕۆژان ببێ بە خاوەنی دەستهاتێکی خۆی ئیتر بیهێننە بەر چاوتان لە سەدا 30 بۆ 35 باری دەرونی ئەو ئینسانانی کە سیستمی تەندروستی ئەم وڵاتە بەڕێوە ئەبن لەم دڵە ڕاوکێدا بێ ئەبێ چ کاریگەریەکی نەرێنی لەسەر سیستمەکە بەجێ بهێڵێ ئەو گەنجە خۆشەویستانەی کە ئیبینن کە زیاتر لە 14,000 خەڵکی لەم جۆرە لە تەمەنی جیاواز لە ساڵێکەوە تاوەکو 8 ساڵ لە ناو سیستمی تەندروستی وڵاتەدا چاوەڕوانی دامەزراندنن هەمویان هەن هاتوون لێرە وەکو هەموو چین و توێژەکانی تر لەم پرۆگرامە تایبەتەی ڕووداوە قسەکانی دڵیان بکەن بۆ ئەوەی کە ئەگەر گوێیەک مابێ لەم وڵاتەدا بۆ بیستن بیبیستێت و ئەو شوێنە جوانەش کەوتم هەڵبەتە هۆتێلی شاری جوانە کە یەکێکە لە شوێنە سەرنجڕاکێش و عەلامەکانی سلێمانی و سمبوڵی ئاوەدانیە لە هەرێمی کوردستان هەر ئاوەدان بێ سپاس بۆ میوانداریکردنیان بەخێراتن سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان وەکو گەنجێکی خاوەندە سەڵات لەم وڵاتەدا ئێمە ئەزمونونەکەمان بەرهەمی شەڕ بووە دژی مافەکانی کورد ئێستا بۆ نمونە هەم بەڕێزت ئەگەر قسەیەکە هەبێ هەم ئەوانەی کە لەم تەلەڤیزۆنەوە بەرپرسە بەڕێزەکانی وڵات گوێتان لێیە چه هەستێکتان هەیە کە لە ناو ئەزمونێکە کە دروستمان کرد بۆ بەرەنگاربوونەوەی بێمافی گەنجێکی کورد بە پێی سەرەتاییترین بنەماکانی مافی مرۆڤ بێمافی بەرامبەرەکرێت هەڵبەتە ئەم پرسیارە بە کراوەیە ئەگەر ئەتەوێ قسەی لەسەر بکەیتەوە بە دڵنیاییەوە ئەکرێت لە بەرنمەکەیە بە چەند قۆناغەیە بە چەند شێوازی قسەی لەسەرکەی سەرەتا هەموو جۆرە قسەیەک هەڵەگرێ چونکە ژیان پێویستی بە بەردەوامی هەیە دامەزرانی دەرچوانی نوێش یاکو کەسنە بەرخوێندن کە لەدایکە بن پێویستیان بەوەیە تۆ ژیان بکەن ئێمە ژۆکوت بردنەڕێوەی دامدەستگاکانی خۆمان پێویستمان بە گەنج و بە ڕۆحی تازە هەیە چونکە ئێمە دوو بەشمانێ بەشێکی ڕۆشتووە بەڵام بەشێک ژمارەیەکی زۆریشمان هەیە بەرچاو لە کارمەندان کە ئێستا داوامەکەن بەپی تەمەنەکەیان توانیان نەماوە ئیشە جدیەکانمان بۆ بکەن ئەو ئەنی تەنها ئێمە ئەڵێن دەوروبەری 8,000 لە میلاکمان کەمی کردوەوە لە 2014 کە دامەزراندە ڕووینەیەوە لەوانەیە ئەمارەسە کەمێکی زیادی کردبێ وە ساڵانە زیادەکە بەڵام بەدە لەو 8,000 کۆمەڵی خەڵکی کەشمانە کە ئیشی خۆیان ناکەن هەر ئەم بە ڕێزانەی دکتۆر ئەمە مامەڵەکردنە لەگەڵ ئینسان لەگەڵ تەندروستی ئینسان وایە من هەلومەرج هەبووە 4 هاوڕێی بەڕێوەبەری گشتیم هەر چواریان وەکالەت بوون بەڕێوەبەری گشتیش مەزاجی نییە لە بە وەکالەت دەوام بکە اینجا وەرە خۆبەخشێکی بێچارەنووس کاریگەری لەسەر سیستمی تەندروستی چییە بێت وەڵا بە دڵنیاییەوە کاریگەریکی زۆر بوونیان ئەرێنیە و نەبوونیان نەرێنیە چونکە ئێمە کەم و کورتیمان هەیە لە ستافا بۆ بەڕێوەبردنی دامزەکان و چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە سەداین دامزەکانمانەکەنی ئەو هەوڵاتیانی کە دێن کاک جەبار وەکو نەقیبی سەندیکا هەر بەس بە تەنیا قسەی ئەو گەنجە بەس نییە کە سیستمی تەندروستی ئێمە چۆن تعریفیەکەی ئایا سیستمێک ئەتوانێت تەندروستمان بکایە هێشتا خۆشی نەخۆشە
سیستمی هەر سیستم نییە لە وڵاتەیە تەندروستیان نەخۆشە هەنیمانە نیا شتێک نێ سیستمی تەندروستی بێ کاک سیستمی تەندروستی کۆمەڵی بەرنامە و داتا و پلان و یعنی ساڵانە تۆ بێ پلانت هەبێ بۆ ساڵی داهاتوو سەحا فەوزایە کەس بە کەس خۆی تەندروستیان نەخۆشە هەر نەک نەخۆشە نییە یعنی سیستمی شتێک نییە تۆ نایبنی سیستم کاکە نییە لە وڵاتان کاکە سیستمە یان سیستمی ئەمریکیە یان بەریتانیە یان نازانم هەر وڵاتێکی کەیە نەرویجیە ساڵانە ئەبدەیتی خۆی کاتۆ لە سیستم لەسەر مەسلەی پلانی تازە لەسەر ئەو ئەحداسانەی کە ڕوئەدا لەسەر ئەوەی کە چی هەیە تۆ ئیشی بۆ بکەیت فکری خۆبەخش ئێمە دامان هێنا من لەوانەیە بڵێم بۆ کۆی کە دکتۆر ڕێڵ باسی کرد ئیجابێکی تیا بوو لەبەرەوەی کە ئێمە وتمان ئەمانە کە تەخەڕوج ئەکەن ممارەسەی ئیشی خۆیان بکەن ئیشی خۆیان لەبیر نەچێتەوە بەڵام بە پێی ئەو پلان و بەرنامەی کە کاتی خۆی ئێمە دامان نابوو لەگەڵ وەزارەتە قسەمان کردبوو پێش ئەمان گرێبەسە بوو گرێبەست بە پێی یاسا بە پێی ڕێنمایەکان لە دوای 3 ساڵەوە خۆی ئەبوو بە هەمیشەیی و ئەمانیش باشە خەڵک لە وڵاتە نامرێ خەڵک کۆچ ناکە خەڵک واز ناهێنێ کاکە ڕەنج ئەزانی جوە گوێرە چی بە ئێوە ئەڵێن وەکو سندیکا ینی ئەمانە نابێت جێگیان پڕ بکرێتەوە چی بکەین ئێمە لەوانەیە دەیان جار هەڵوێستمان وەرگرتووە دەیان جار خستخانەکانمان داخستووە دەیان جار یعنی ئەوەی کە وەکو چۆنەڕێ ڕێکخراوێکی مەدەنیانە بە پێی کار و بارەکانی مەدەنیەت هەڵوێستی خۆمان وەرگرتووە بەڵام کە تۆ وەکو خۆ دەسا پێشتر وتە ئەگەر گوێیەک ما بێ گوێت لێ بگرێ کە نەبێ ئەنی چی بکەیانی دەسەڵات نییە تۆ پەشیمانی لەو پلانەتان لەوەی پێشوو لە 100 زانی بۆ چووکێ فەراغێکی گەورەی یعنی دوو لە ڕووی تۆ ئەو گەنجانە نەهاقییانە پێتان بڵێن بە خێرنێنەوە بۆ خۆتان و پلانتان حەقخواانە لە لاحەیەکەوە بەخۆ وتووە دەجارمەوە تۆ کاکات لەگەڵ ئاخر جار لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەم کابینەیە پلانێکمان داڕشت وتمان کاکە خۆبەخش 2 ساڵ بە ئەمری ئیداری بە ئەمری وەزارەت دوای 2 ساڵەکە ئەمە چارەسەرێکیان بۆ دەزرێتەوە لە کەرتی گشتی یا لە کەرتی تایبەت ئێستا ئەمە فرسە عملیان ئەم دەرونەی ئەمانە بینیت ئەوە بە کارمەند دەزانیت پێ دەڵێم ئەڵێم یانی ئەوەی کاکە ئەمە تەحتیمکردنی جیلی تازەیە تەحتیمکردنیەوە یانی سا وەسبێنێت داش مەزرێ لەوانەیە ئەو حەماس و ڕۆحیەتی کە هەی بۆ یەکەم جار خۆشەویستی بۆ پێشەکەی خۆی لێ بێزار بوو ئەم حاڵەتە وایە خوشکێ هەموو شتێک من 6 ساڵە خۆ بەخشم 8 ساڵە خوێندنم تەواو کردو 6 ساڵە خۆ بەخشم ئەوەی کە ئەی خەمڵێنی لەم 6 ساڵەیە چەندە سەرف کردووە و ئەگەر ئەتوانم بڵم هەستە بە بێزەخم بەڵێ باشە چەندە سەرف کردووە تا ئێستا وەڵڵای تر هەر مانگی 150 بۆ 200 هزارێک بۆ هات و چۆیە بۆ نان خواردنە ئەبێ ئیشی تر بکەی من حالیان خۆم ئیشی ترم نییە ئیش دەست ناکەوێت لەبەر چی لەبەر ئەوەی غێری زانکۆ حکومیەکان پەیمانگا حکومیەکان شوێنی ئەهلیش کراوەتەوە هەموو ساڵێک کە یعنی تۆ حکومی چەندێک تەخەڕوجکەرمان هەیە ئەهلیەکانیش بە هەمان شێوە هەمانە من خۆم یاری دەدەری دەرمان سازم باشە یعنی تۆ ئەو هەموو تەلەبە دانەمەزراوە ئەکەوێتە بازار 14000 کەس هەیە لە سلەیمانی بەس لە سلەیمانی دانەمەزراوە ئەم 14000 کەسە لە شوێنی ئەهلیش جێگەی نابێتەوە ئەبێتەوە باشە کەواتە تۆ ئێستا کارمەندێکی فشاری لەسەر ئەو ئەندامانی خێزانەکەتان کە کارەکەن ئەبێ ئەوان کار بکەن پارە بن بە تۆ بووی تۆ کار بکەین بەڵێ هەر وا بووە و هیچ ئیشێکی تریشمان دەست ناکەوێت هەوڵ دەین بۆ ئیشی ئەهلی دەستمان ناکەوێت شوێنەکان هەمووی پڕ کراوەتەوە فراغ نییە بۆ ئیشکردن یعنی ئەمە گەورەترین کێشە ئەوەیە کە یعنی بۆ بەشەکەی ئێمە بۆ ڕای ناگرن بڵێن ئەم بەشە ئیتر تەخەڕوژ نەکە وانە بۆ ئەوی بەر تا ئێمە دەستمان لە شوێنێک بەنەبێ ینی ئەڵەن هەیشە استغلالەکرێ استغلالەکەی لەوەی کە بەکرێکی زۆر کەم کاری پێکەن تا ئاستی ئەوەی لە نەخۆشخانەی ئەهلیە بە 150,000 کار بە بڕوانامەکانی ئێوە کرێ بە سکێڵ و تواناکانی ئێوە کرێ ڕاستەوە بەڵێ یعنی بە حکمەوەی کە کارمەندی بێ ئیش زۆر بووە شوێنەکان کە فەراغێکیانە بێت ئەڵێن مەسەلەن تۆ کارمەندی من وەکو بەشەکەی خۆم 400-500 هزار ئەبێت ئیشکەی شوێن هەیە هەر لە شاری سلێمانی بە 250 هزار ئیش بە کارمەندی وەکو من ئەکات و خەڵکیش مەمنونە لەبەر نەبوونی لەبەر بێ ئیشی بە هەمان شێوە شەڕ ئەکرێت لەسەر ئەو 200-250 هزار ئیش کەمتر لەوەش هەیە من بیستمە بە 150 ئێوەش بیستتانە لەوانەیە بەشەکانی خۆبزانم ئەو ئەڵێ چی دەست خۆش بە 150 هەیە
من خۆم پزیشکی دانم ئەم ساڵ تەخەڕۆژم کردو لە هەمان کاتیشە خۆبەخشیەکەم لە سنتەری شۆڕشیدانی فێرکاری ینی بیستومەتەوە کە دکتۆری دان ئەسیستانتی کردووە لە لای دکتۆرێکی تر بە 250,000 ینی چەند ساڵ دکتۆرێکی دان جگەل لەوەی کە 12 ساڵ خوێندوێتی ئەمە قوتابخانە 5 ساڵیش ئەخوێنیت تۆ داکو شەهادەی بەکالۆرەسەکە بەدەستێنی دوای ئەوە بە مەجبوری لای دکتۆرێک ئیشی کردووەکو ئەسیستانتی مەرجە ئەو دکتۆرەی تر ئەوەندە بە ئەزمون بوو بێ یا ڕەنگاوی هەر سۆشیال میدیا مەشهوری کردبێ و چەند ساڵە پێشەم تەخەڕوجی کردبێ ئەوەیانەکەوێتەوە سەر ینی هەر دکتۆرە و فەرقەکە بەڵام ئەگەر سیر کەیت ئێستا وای لە هاتووە کە تۆ ینی کە تۆ تەخەڕوجەکەی ئەم چەند ساڵە تۆ ئیشک ینی زەحمەتی کێشاوە خوێندوتە بەردەوام شەو نخوونی و کردووە دوایەوە تۆ عیلمێکی تازە و پێ عیلمی ڕۆژە پێ تازە بە تازی ڕۆحی ئەوتیایە کە دەستکێ بە ئیشەکەی خۆت و لە ئیشەکەی خۆتا خزمەت بکەیت بەڵام ئەبینیت هەموو دەرگاکانت لێ داخراوە ئەتەوێت دەستکەیت بە ئیشی خۆت پێت ئەڵێ تۆ هەتاکو ئیجازەت نەبێ بەسەرچاو لێرە بۆستم بەسەرچاو ئەزانی ئەو سەردەمە بەسەر چۆ بڵێن شیرین تەشیا ڕێسێت ئەوە تەشی ناڕێسێت ئەوە دکتۆرە ئەوە زیاتر لە کوردیە زانێ ئەوە بە ئینگلیزیش خوێنێتی کوردی پاراوی شەزانێت بەڵام بە هیچ ئیشەکات بە بەلاش ئیشەکات آخر ئەوە کوشتنی ڕۆحێتی نەوەی نوێە کوشتنی ڕۆحێتی کچی کووردە کوڕی کووردە ئینسانی کووردە دکتۆر تۆ هیچ وەرناگری وەنا؟ بڵێ هیچ وەرناگرم ینی مادام خۆبەخشیەکەش ئەەکەین با هیچ ئەوە هەبێت کە مەسرەفی خۆبەخشیەکەمان بۆ دەربێتەوە کە مەسرەفی خۆبەخشی بۆ دەرنایەتەوە لێرەیە کێشێکی تر دروستە بێ گەنجەکان ئەوەی کە بوارێکی خوێندەوە مەجبورە بچێت ئیشێکی تر بکە لە بوارێکی ترا ئیش بکە کە ئەچی لە بوارێکی ترا ئیشەکەی کێشە دروستە بێ بۆ لەبەرەوەی ئەبێ بچی جێی کەسی تر بگریتەوە ئێستا بۆ نمونە ئەڵێم دکتۆرێکی دانەچێت ئەسیستانتیەکە خۆی لە ئەسڵاوە ئیشی یاریدەدەری دانا بچێت ئەسیستانتی بکە تۆ چی ئیشی ئەوە گریتەوە یعنی دکتۆری دان هەیە ئەبێت ئەچێت دەرسی زمانی ئینگلیزی ئەڵێتەوە لە کاتێکاوە کەسێک کە بەشی زمانی ئینگلیزی خوێندووە ئەبێت لەویایە ئیشەکەی خۆی بکات یعنی تۆ هەم ئەو کێشەیەش دروستە بێ جێ بوارەکانی تری شەگری هەموو ئەم ناڕێکیەتیە دروستە بێت تر نازانین چۆن حەلە بێ و لەگەڵ ئەوەشا کە ئێستا کێشێکی تریش بۆ نمونە ینی ئەوانشی کە لە جامیعی ئەهلی ئەخوێنن ئەگەر ینی بە عامەتەن سێکین ئەگەر دکتۆری دان پێویست نییە ئەگەر پێویست نییە بۆچی ئەم هەموو کۆلێژە ئەهلیەش ئێستا دروست بووە بۆچی ڕێگەیان یاوە بۆی کە ئەم هەموو کۆلێژە ئەهلیەش دروست بێت ئەم هەموو دکتۆری دانە هەبێ خۆ ئەوایش لە کۆتایی هەرە بنەوە بە پزیشکی دان و بە هەمان ڕێگەکەی ئێمە ئەڕۆنەوە باشە با بچینە ئێرەوە بە چه ئومێدێکەوە فەرمونون ئەو کاتی کە لە کۆلێژی پزیشکی ددان وەرگیرای چه هەستێکت هەبوو چه ئاواتێکت هەبوو چه ئۆتۆمبیلێک لە خەیاڵتا بوو لی خوڕی چی بوو ئەتوانی باسی ئەوم بۆ بکەی وە بەرکەوتنت لەگەڵ واقعەکەدا یەکەم شت کە تۆ خەیاڵی خۆتەکەی بیرەکەی تۆ کە لە تۆ لە داهاتوانی ئەم 5 ساڵی کە ئەخوێنی هەمومان خەیاڵی جوان جوان دروستەکەین کە تەواوە بین هەم ئەمانوێ خزمەت بکەین یعنی ئەم هەموو نەخۆشە ئەبینم لە خەسخانەی شۆڕش دڵمە سووتێ بۆ حاڵەوەیەن ئیشەکەن ینی داواکەن ئیشیان بۆ بکەی هەموو خەڵک ئەسن نەبوونە بیرەکەی تۆ کە خزمەت بکەی بیرەکەی تۆ لە هەمان کاتیشە بژێویەک بە خۆ دروستکەی و وا بکەیت کە ینی حاڵی عیلەکەش بەرەو باشتر بووم هێنا لە شەش دکتۆر نەوحوتم هێنا چەند هاوڕێی دکتۆرت بێ ئیشە وڵاهی ینی کیان ئەناسم ئێستا بە ئیشم من جگە لە خۆبەخشیەکەم ئیشی تریشەکەم یعنی جگە لە خۆبەخشەکەم لە ئیشی ترەکەم ئەسیستانتی دانم بەڵام ینی زۆربەی زۆری هاوڕەکانم ئێستا لە ماڵەوەن ئیش ناکەن ینی ئێمە 5 ساڵ خوێندمان هەوتێکی جوانی کوردی هەیەڵێت چی بچێنی ئەوە دووریتەوە بەس ئێمە چیمان چاند و چیمان دووریەوە بەس من دڵنیام ئینشەڵا ئایندەیەکی گەش و ڕۆشنتە بێت دکتۆر مەمنون ئەی چیت هەیە بۆ جەنابی دکتۆر وەکو بریکاری وەزارەت گرنگترین شتێک کە بە بیری منە نایە تۆلی بپرسیت بۆی دوای ئەم ناوبڕەوەڵام باتەوە ئەوەی کە ئێستش پرسیمیانی کە ئەگەر ئێمە پێویست نین با یەک ڕۆژ ینی حەزەکەم بێن بۆ سنتەری شۆڕشیدان ببینن ئەگەر یەک ڕۆژ ئیش نەکەین ئەو خەسخانەیە چه هەرایەکی تیا دروستە بێ ینی ڕۆژ هەبوو بە تەنیا خۆم بووم مقیمەکانی تر سوتفە و ڕۆژە نەیانتوانیەوە بێنەوە ینی نزیکی 14 نەخۆشم بە تەنیا بینیەوە لە کاتێکی محدودەکەەوەماندانراوە لە سەعات 9 تا 12 داوامەکەین لەو مدەتەیە ئیشم کردو بە تەنیا ئەو هەموو نەخۆشم بینیوە
ئەمە لە پێناو چی لە پێناوی کە ئەزانی خەڵکی وڵاتەکەمان هەمووی پێویستی بە یارمەتیە یعنی یەک لە حسە ئیسراحەتم نایەوە بخۆم لە پێناو ئەوەی کە ئێمە ئیشی ئێمە ئینسانیە ینی ئەگەر واز لە پارە بێنە واز لە هەموو شتێکی تر بێنە پێش هەموو شتێ بۆ ئیشەکەین کە ویژدانی خۆمان مرتاح بێ ینی کە شەهادەکەمان درێتە سوێنە خۆین بە هەر نوعێک بێ ئێمە بەردەوام بین و ئیشی خۆمان هەر بکەین ینی ئێستا من خۆمێکێکم لەوانەی مواد کەمە لە خەستخانەیە باشە خۆم مواد دەکڕم لەو پارەی کە ئیشەکەم لە ینی ئیشەکەم لە کەرتی ئەهلی دوای لەو پارەیە بۆ ئەومە موادی باش بکڕم بچم بۆ نەخۆشەکانم بەکاریان بێنمەوە چونکە ئەوانی شایانی ئەوەن موادی باشیان بۆ بەکار بێ خزمەتی باشیان بۆ موچەی ئیشی دووەمت مواد دەکڕی بۆ نەخۆشەکانی نەخۆشخانەی حکوومەتی هەرێم بڵێ ئەیکەم بۆ لەبەرەوەی بە شایانی وەزانم بکە خەڵکەکەی خۆم شایانی ئەوەیە کە خزمەت بکرێ ینی ئەگەر کەسی تر بیری لێ نەکاتەوە من بیری لێکەمەوە بەس بە مەسئولیاتەکەم ئەو موادانی کە داسە کڕیوتە چین موادی پڕکردنەوەیە بۆ مناڵ مەودەتێک لە بەشی مناڵان ئیشمە کرد لە بەنج زۆر زۆرە ترسن ئیتر پێش لای سۆرێک ئیشمە کرد فکرێکی یامێ بۆ بەنج دەرزیە بچووکترە ئەوە مەکڕی بەنجی ترە بەکارێت هەر بۆ مناڵ بانی زۆر زۆر هەوڵمەیە چکە مەسئولیاتە و سێری ئەو بکەیت بۆ نمونە نامێ زۆر زۆر درێژەی پێ بم بەس بۆ نمونە مناڵ یەکەم جارێتی بڵای پزیشکیدان عامەتەن خەڵک وای بیرەکاتەوە پزیشکیدان شتێکی ترسناکە ینی ئەوەنە ئیشم کردو هەدێم بۆ کڕیون ئەوم کردو ئەمەم کردو بۆ ئەوەی ئەو ترسیان لا دروست نەبێ و لەناو خەڵکە ئەو ڕوانگەی هەمانە بۆمان دروست بۆ ئەو وێنەیە بیگۆڕم یعنی ئێستا بە ئیشەکەی دووەمت ئیشەکەی یەکەمت بەڕێوابی توانی وا بڵێ زۆر باشە با لەگەڵ تۆش قسە بکەم فەرموو بەخێر بێ تۆ کارەکەت چییە؟ من پزیشکی ددانم و لە هاوکاتیش ماوەی 3 ساڵە ڕاگەیاندکاری تەندروستیم باشە لە سلکی تەندروستی دکتۆر دنیا ئەوە دەرهێنەرەکە مەڵێ ئاساییە ڕای بگرین بۆ دوای ناوبڕەکە لەگەڵم بمێنیەوە سپاس دکتۆر بەخێر بێ وتم دکتۆرە دنیا بەس لە کوردیا ئەو تایتە ئەنیسە پێویست ناکە بۆ کچیش و کوڕیشەر ئەبێ بوترێت دکتۆر من هەڵام کرد بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە بەردەوامە بووم. بەڵێ بەڕزان جارێک تر سڵاتان لەبێ دکتۆر دنیا ببوورە ڕامگرتی ئەکرێ بزانم دنیاکی تۆ چۆنە ڕابڕێ وەکو خۆبەخشێک من پزیشک و ڕاگەاندکارم ڕاگەاندکاری بواری تەندروستی بووم بۆ ماوەی 3 ساڵە بەڵام یەک شت ئەڵم لێرەوە ئەوەی ڕاگەاندنەکەم خزمەتی کردم ئەوە پزیشکی دانەکە خزمەتی نەکردم بەداخەوە ئەم شتە ئەڵم و کاتێکیش کە تەخەڕوجمان کرد زۆربەمان هەوڵمانە کە ئیشی خۆبەخشەکە بکەین دواتر کە ئەو هەواڵەمان بیست بەداخەوتیان خۆبەخشەکەش بۆ بەواستا ئەبێت کەسێک بناسی لەوێ ئیشەکانە بۆ تەرتیب بکە ئەوە نیە تۆ تاعین بووی بێواستەش تاعین نەبووم بە خۆبەخشی بەخۆبەخشەکە لە ئێستا ڕاگیراوە ڕاستەکەی ئیتر هەنێکمان هەبوو کاری تۆش ڕاگیراوە بەڵێ هی منیش ڕاگیراوە ڕاستەکەی من ینی حەزەکەم وەکو پزیشکێک ئیشی خۆم بکەم و زۆر قوربانیشم ماوە تەنها لە بەرخاتری پیشەکەم زۆر دڵسۆزم بۆ نەخۆشەکانم ئێمە هەر لە جامیعەوە کە نەخۆشمان ئەبینی خۆشەویستێکی زۆرمان لە بینی خۆمان و نەخۆشەکانمان دروست دەکرد چونکە ئەوەی کە پزیشکی دان بێت لەم وەزعی ئێمەتی ئەگا ئەزانێت کە ئێمە ئەوەی ئامانجمانە کە بیگەێنین خزمەتکردنی تەندروستیە من ئێستاش لە سوشال میدیاکانی خۆمەوە هەموو ڕۆژێک بابەتی تەندروستی بڵاو ئەەکەمەوە سەبارەت بەدان هۆشیاری ددان ئێم و جوابی خەڵک ئێمە هەموو مەسجەکانی خەڵک ئێمە لەگەڵەوەی کە لە ڕاگەاندنیش دوورکەوتومەتەوە بەس من ئەمە وای نەکردووە کە من کۆڵ بم چکە من ئامانجم ئەوەیە خەڵک لە دیسکی تەندروستیا لە سلکی تەندروستیا زیاتر هۆشیار بێن باشە ئێستا بۆ نمونە تۆ مادەم ڕاگەاندنکاری چه پرسیارێکی میدیاکارانت هەیە بۆ هەر یەکێک لە میوانەکانم لە جەنابی بریکاری وەزارەتەوە تاوەکو کاک جەبار تا کاک دکتۆر شاخەوان کاک سەروەر من یەک پرسیار ئەەکەم بۆ کامیان بۆ بریکاری وەزارەت من یەک پرسیارەکەم لەکوێی دنیا هەبووە گەنجێک باشە دوای ئەو هەموو ساڵە کە دایکبۆکی هەڵیان لەگەڵایەوە کە 5 ساڵ بۆ 6 ساڵ کە تۆبەستان 5 ساڵە و تۆبعامی 6 ساڵە ئەو هەموو ساڵە خوێندوێتی و بە بەشە تۆبەکانی دیکەشەوە ئەم هەموو خوێنێتی ئەم هەموو شەونخۆنی کردو من خۆم شخصی خۆم باسەکەم ینی شەوی وە هەبوو نەخەوتم هەتا بەیانی ینی سعیم کردووە
ینی زۆ شەو نەخۆنیم کردەوە زۆ بێتاقەتیمان بینیوە هەموو هیلاکەتێکمان بینیوە بەڵام دوای ئەوەش کە پرسیار ئەەکەین ئەڵێن ئەمانێت تەعین بین ئەڵێ تۆ فلانە شخصە ناسی ئەگە تۆ فلانە شخصە ناسی علاقاتێکی باشە لەگەڵ شخصیانە بێ ئەوە تۆ تەعین نابی لەکوێی دنیا هەبووە سۆری بۆچی بۆ خۆبەخشی نەخێر هەر تەعینی ڕسمی تەعینی بەڵێ دامەزراندن هەنی عقد هەیە لەوانەیە بەڕێزیشت باشتر بزانانی يعني لا بلا دامزراندن هەر هەیە بەڵێ لا بەلا من ڕەفیقی خۆمە دامەزراوە نەش هاتۆتە ئێرە لە بەروی دامەزراوێ بۆچی لە شۆڕش بەڵێ هەرو پرسیارەت من ئەو پرسیارم هەیە لێ بۆچی ینی هەموو شتێ بۆ بە عیلاقاتی شخصی بۆ ئەگەر کەسێنە ناسی لە شوێنێ ناتوانێت ینی قەیچەکە ئێمە هەمووان گەنجین لێرە بە هەر هەمومان ئیشمان لێرە تێپەڕێنرێت باشە ناخۆشترین شتی ئەو خۆبەخشانە کە هەستی پێەکەی چییە لە خۆتەوە بۆ ئەوان ناخۆشتنی کاریگەری لەسەر دەوام کاریگەری لەسەر جدیەت کاریگەری لەسەر مۆڕاڵ ناخۆشترین چیرۆکەکانی ژیانیان چین ناخۆشین چیرۆکەکانی ژیانیان ئەوەیە ئەبێ بەدر لە ئیشەکەی خۆیان ئیشێکی تر بکەن کە ئێمە پزیشکی ددانمان هەیە پێشتریش ئەمەم لە چەند ئینتەرویوکی کەوتووە شاگردی مەت ئەمە پزیشکی دانمان هەیە تایە ڕەشەکاتەوە کە لەکوێی دنیا هەبووە پزیشکی دان ئەم ئیشانە بکە بەڵام ناچارە ینی هاوڕێی خۆش هەیە ئێستا شاگردی مەطعام بێناسی بێتت بەڵێ ئەیناسین لە دوورەوە بەس ئێمە ینی تێگەم حەز ناکەین لە ناوبێنی نە هیچ شتێک بەڵام ئەم شتە هەیە و سەرۆکی سندیکا دکتۆر ئەوەش هەر کارێکە و پیرۆزە بەڵام مەبەستە ئەوەیە ئەو ئومێدێکی تری هەبوو وانە ئەو هات ئەو نەهاتدا هەموو ئیشێک پیرۆزە کەواتە تۆ ئێستا دکتۆر تۆ دکتۆری دان ئەناسیت لە بری دان سپی بکاتەوە تا ڕەشەکاتەوە ئێستا بەڵێ بەداخەوە خۆی هیچ ئیشی عیب نییە من دەیمەوتومە من خۆم ئەو کاتەشی کە مناڵ بووم حەزمە کرد عەرەبانە دانم گەرمەشان میفرۆشم چکە ئیش عیب نییە ئیشکردن شانازیە ئەگەر بە شخصێت و بە کەرامەتی خۆتەوە ئیش بکە هیچ ئیشی عیب نییە بەڵێ بەڵام ئەوە عیبە کە بەڕاستی تۆ دایک و باوکت هەوڵێکی زۆرە لەگەڵا خۆت هەوڵێکی زۆر ئەیت بۆ ئەوەی بگەی بە پۆینتێک کە خزمەت بە خەڵک بگەێنیت بەڵام خۆ ئەبێ لە بەرامبەر ئەو خزمەتەشە تۆ لانی کەم بیر لە تۆ بکەنەوە ئەیکەواتە من کە بێم بۆ ئەبێ کە پاری بنزینم پێ نەبێ کە پاری خواردنم پێ نەبێ سترێسە بم وایە یعنی ئەم شتانە پێویستە بیری زۆر لە هاوڕێ خۆبەخشەکانت بینیوە بۆ نمونە خۆی بدزێتەوە لە کافتریاکە لە کاتی نانی نیوەڕۆیە برسی بێ پارەی پێ نەبێ بە دوو لە ڕووی ئەوان ڕوت و ڕەجاڵی و قوڕ بەسەری بەڕێی بکە بەو ئومێدەی کە ڕۆژێ دامەزرێ بەڵێ ئەمەشمان زۆر هەیە کاگرانج باوەڕکە یعنی نەفەر هەبووە لە ڕووی نەهاتووە یعنی زۆر بچێتە هەموو شوێنێکەوە بچێتە هەموو شوێنێکی گشتیەوە بۆ لەبەرەوەی پاری نەبووە ئەسڵەن جلوبەرگێکی ڕێکوپێک لەبەر بکە ئەمە دکتۆرەکانی هاوڕێت ئەمە دکتۆرەکانی هاوڕێن بەڵێ اینجا لەبەرەوە من لێرەوە ئەڵێم بجدی عیبە ئێستا خەڵکی ژوە ئەزانێت ئەڵەوەی کە دکتۆر بێنایەکی دکتۆری هەبێ و ئەزانن ئێتە بە سەفتە پارە وەرەگرین بەڵام نە ئێمە تا 3 ساڵ داوامان لێ ئەکرێت بە ئیجباری ئەبێ خۆبەخشی بکەین بە ئیجباری ئەبێ خۆبەخشی بکەین و لەگەڵ خۆبەخشەکەیە هەموو بەیانێکی ژانیشن خیاباتمان لێ وەرەگرین ئەبێ لە کاتی خۆی ئێمە کێشەمان نییە بۆ نەخۆشەکەمان ئەوە ئەکەین نەک بۆ ئەوان بۆ نەخۆشەکەمان ئەوە ئەکەین لەبەروی کە نەخۆشێکی زۆر کەم دەرامەتە من جار وا هەبووە لەسەر حسابی خۆم لەسەر حسابی خۆم پارەی نەخۆشەکەمەوە چکە زانیمە پێی نییە باشە ئەی بۆچی یعنی تۆ بەڕاستی بیرێک لە دکتۆرەکان ناکەیت تۆ چکە دکتۆرەکان لە کۆتایەکە ئەوان کۆنتاکت و بەرکەوتنیان هەیە لەگەڵ نەخۆشەکانە ئەوان دڵسۆزن بۆ نەخۆشەکانیان هەر بژیت دکتۆر دنیا زۆر سپاس ئەوە دوو دکتۆر قسەیان کرد فەرمانبەرێک لێرە ئەمەوە قسەم بۆ بکات کارمەندێکی تەندروستی فەرموو برای من یاخوا بەخێر بێ بفەرموو کانگڕاز دەستخۆشی لێ یەکەم سەرسەرم ئێمە ئاوازین کە هەر تۆ ئێستا بایکۆتتان کردووە جارێ پێش ئێمە جارێ بایکۆتمان نەکردووە نەخێر بایکۆتمان نەشەڵا ناشیکەن وانە چونکە ئەوەی کە زەرەرەکە کێیە هاوڵاتی فەقیر وانە کاگرانج ئێمە هەمومان خۆبەخشین ئێوە هەمووتان بڕۆنە ماڵێ ئەبێ بچنە نەخۆشخانە ئەهلیەکان وانە بەڵێ ئەویش هەموو کەسێ دەرەقەتیەت نەخێر کاگرانج من ئێستا پێت ئەڵێم کە ئێمە خۆبەخشین چەندێکە خۆبەخشی ئەکەین چوار مەسئولمان نبینیەوە بێنە خەسخانە حکومەکانەوانێ هەر لێک لەم بەڕێزان و مەسئولەکان کەواتە ئێوە ئامادەن سزای هەژارەکان بن نەخێر ئێمە بۆیە خۆبەخشی ئەەکەین زۆرجار ڕخنەمان لێ ئەگرن ئەڵێن ئێوە بۆ خۆبەخشی ئەەکەن پشت لەم پشگیری ئەم حکومەتاکەن بەس نە ئێمە پشگیری هەژارەکان ئەەکەین یعنی هەرگیز بەرپرسێکی وڵاتەوە نەدیوە بێتە نەخۆشخانەکەی کە تۆ کاری تیاکەی کاگرانج لە 3 ساڵ و نی خۆبەخشیە ئەگەر بەرپرسێک بێت زۆر نییە تۆ ئەو هەموو بەرپرسەت هەیە کە دەرزیەک ئەچێ بە پەنجەی خۆی و مناڵ و خێزانەکەیە یان خەسخانەیەکی ئەهلی زۆر گران یان دەروی وڵات باشە من پرسیارێکم هەیە بۆ ئەم بەڕێزانە ئەگەر خوا نەخواسە کوردستان
جاری کە ڕوبەڕووی شتێکی وەکو کۆرۆنا بووانێ چۆن حکومت ئێستا پشتی لە خۆبەخشەکان کردووە ئەگەر خۆبەخشەکان پشت لە حکومت بکەن چیەکەن چۆن بەرەنگاری کۆرۆنایەکی کە ئەبنەوانێ یعنی ئێمە ئەگەر ئەو ڕۆژەی کە کۆرۆنا بوو کۆلێرا بوو وازمان لە حکومت بێنە ئەو عدەدی مردنە زۆر لە ئێستا زیاترە بوو قوربانیتان هەبوو لە بەڵێ. کاتی کۆرۆنا بەڵێ. خۆبەخشان خۆبەخش دایک و باوکی خۆبەخش ئێمە بەجلی پیسەوە ئەچوینەوە ماڵەوانێ دایک و باوکی خۆبەخشە بوو بەتەمەند بووە بەرگی کۆرۆناکی نەگرتووە حاڵەتی وا ناسیت ڕوویابێ و هەر لە خەسخانەکەی خۆم داوامی تیاکەم بەڵێ لە خەسخانەکەی خۆم داوامی تیاکەم کارمەندمان هەیە دایکی بە کۆرۆنا مردووە کە خۆی لە کۆرۆنا ئیشی کردو لەوە توش بوو بەڵێ لەوە توش بوو ئەو حاڵەتی کە خۆیەک دەقڕ دەست خۆشگانی من سەلامت بیت فەرموو یاخوا بەخێر بێ فەرمانبەر یا دکتۆری گیان پرسەر فەرموو نزیکی کارەوە سەرەتا دەستخۆشی و سوپاسی بەرنامەکەت لێ یەکەم کە بۆ دوم جارە بەشدارە لە بەرنامەی بەڕێست قوربانێ بم ئەو حاڵەتە چییە کە قوربانی شت هەیە لە خانەوادەکە تا بەوەی کارەکەتەوە گیان من باوکی خۆم لە دەستا لە ساڵی 2020 بەبوونی کۆرۆناوە خۆت لە نەخۆشخانەی شەی دکتۆر هێمن لە قاوشی پێوان بوو ئەو حاڵتاوە بەسەر خاڵێ خۆش بەڕێزی ئێستا تەوێت چی بفەرمووی بۆچی داوایم پرۆگرامەتان کردووە ئێمە داواکارەکەمان چێ ینی ئەوەی کە کردومانە هەمویان وەصفی ئیشەکانی خۆیان کرد وایە بەڵام ئێمە هیچ پێزانین چێ بۆ ئێمە دەستخۆشی سوپاس دەستان خۆشمان و نەبن ئەمە نییە بێ ئەرکەکە و ئەرکی کە ئێمە کێشاومانە ئەو ئەرکی توش هەستە بە ئەرکی خۆت دامەزراندنی ئەو کارمەندانەیە کە مانوو بوون لەو ڕێگە کاگڕانج وەزارەتی تەندروستی لە چی پێک دێت بەچی شانازی پێوە کات سێپایە یان دەرمان یان کارمەندەکانە یاخود ئەو ئەجیزانەیە کە شانازی پێوەکات لە خستخانەکانە تو هەموو وا 4 ساڵ ئەم 4 ساڵە تەواو بێت یەت بانگەشەکە من ئیشم کردووە ئیشت کردووە جیازت دابین کرد دوو جیاز بۆ فلان خەسخانە دەرمانت دابین کرد ئەی کارمەندەکە یعنی لە 2013 ئەمە بەم شێوازە هاتووە هیچ دامەزانی یعنی ئێستا کارمەند بەڵێ دکتۆر پەرستار هەمووی خۆیان پەرێشانن لە بریەوەی کە پەرێشانەکان چارەسەرکەن ئێمە بە هەموو بەیانێک هەڵەسین تۆ بڕۆ سۆشال میدیات فلان کەس چاقۆی لەدرا ئەویتر تەقەی کرد کوژرا باش ئەمە یەت بۆ نمونە ئەم هەموو زامارە هەیە کێ چارەسەری ئەمانە بکە وایە باشە ئێوە لە هەمان کاتە ئێوە چارەسەرکەر و دەردەداریشن یەکشت هەیە لەم بابەتە ئێستا لە وەزارەتەکانی تر لە جادیدانان جارجار گوێمان لێ ئەبێ ڕوەدا بەتابەت لە سلکی ئاسکەری ئەوە تا ئیزافە ئەکرێت فەوچ کرایەوە سریە ئەکرێتەوە بە نمونە ئەمانە هەمیان تۆ چەکیانە دەیتێ هەمیان فیشەکیان بۆ کڕی هەمیان ڕاهێنانیان پێەکەی ئەی تۆ بۆ نایت ئەم دەستەکە هیچی بە هەمی بێشەکە هەمووی علمێکی پێەکە خزمەتی هاوڵاتی 8,000 کەس هەڵبەتە جەنابی کاک دکتۆر ڕێهێڵ باشتر لە منەی زانە 8,000 کەس لە تەندروستی چوونەتە دەرێ وەفاتیان کردووە خانەشین بوون لەگەڵ بە ڕێز وەزیری تەندروستیش دانیشتنمان کردووە کە وەزیر چی دەگوت ئەڵێت هاوکارە بم داواکارە بم ئەوش هاوکارە بێ وەکو ئێمە بەڵام نەتیژەمان بنێ ینی ئێمە من داوای سیستەمێکم کرد کە سابکرێ بە سیستەمێکی ساڵانە کاکە ئێستا پەلەی لەکەن با سیستەمەکە 100 کەسی بێ ساڵی 100 کەس بۆ سلێمانی 100 کەس بێ ساڵی داهاتوو 150 بەڵام وەزیری داهاتوو بەڵام 14,000 کەس بە 150 تەواو بێ مەبەستەکە هاڵێ گرنگەوەی دەستپێکێکە بێ تۆ دەستپێکە با وەزیرەکەی دوای تۆ بڵێن ئەم سیستەمە تۆ دامەزراندووە تۆ شانازی پێوەکی کە ئەم سیستەمە دامەزران بۆ هەرێمی کوردستان کە دامەزران کرێتەوە لەسەر ئەم خاڵانە و بەم سیستەمە ئەو کات هیچ کارمەندێک ناڵێ فلان حیزب فلان کەسایەتی واستەم کرد یا خوشتێک کاغڕانج لە بەرنامەی جاری پێشووتان بەرنامە چەندان خەڵک بەگرێ بەس دامەزراوە لە شوێنەکانی تر ئێمە بەڵگەکانمان هاتەدا ینی بەستە ئەوەیە بەواستە و شت بەڵە لە هەر پەرستار هەر کارمەند تەندروستی بەڵام یعنی هەیە بەڵێ لە سۆران هەیە لە دامەزراوەیە یا بەخۆبە خشدانراوە دامەزراوە بە گرێبەستی حکومی ئێمە چونکە ئێستا دامەزرانی ڕسمیشان لە سۆران و لە هولێر لە دوهۆک لەو ناو سلێمانیش زانیارەکەم لەسەر سلێمانی نیە با نوێنەرەکەتان کە ئێوێ زمان حاڵی هەمووتان بێ بچمە لای جەنابی
کاک سەروەر چ شتێک هەیە کە ئەم خوشکوبرانە منیانوت بێ و تۆ بتەوێ بیڵێ بە ڕاشکاوی بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا جدیتر مەسلەی کەیسەکەیەوە بخرێتە پلانەوە. باتم بەدەمی مشکیلەوە کاگڕنج معاناتیان زۆرە تاوان لە حەد بەدەرە ناتوانم بە یەک بەرنام و بە یەک ساعت و بە دەداقە بتوانم باسی کەم زۆر چونکە من زۆر تێکەڵم ناخۆشترینی کۆژانەکان چین؟ ناخۆشترینیان کارمەندە بووە ئاگام لێ بۆ دواکەوتۆ لە داوامە بە ساعت و نی بۆ 2 ساعت تەلەفۆنم بۆ کردوتمە هۆکاری دواکەوتنت چییە؟ تی بەخوا پارەم پێ نەبوو بە پاس بێم بە پاس لە بەکرەجەوە بە پێهاتوو بناو نەخۆشخانە. نەخۆشخانەکە لەکوێ بوو؟ نەخۆشخانە لە ناو بازاڕە نەخۆشخانەی تعلیمی فێرکاری لە بەکرەجەوە هەتایە بە پێهاتووە. کارمەندمان هەبووە بە کالۆرەسی هەیە 4 ساڵ خوێندوێتی مەحەدیشی تەواو کردو بە هەمان شێوە 6 ساڵ خوێندوێتی تکات تەواوی کردووە لە بازاڕە بینیمە پێڵاوی بۆیاخ کردو هەموو ئیشێک زۆر ینی پیرۆزە بەڵام تۆ گوناحە 6 ساڵ بخوێنی پاریت یا سەرفکەی هەوڵی لەگەڵابی لە بازارە پێڵاو بۆیاخیت بینیمە علاگی فرۆشتووە ینی ئەمانە شتێکی زۆر ناخۆشە کە یان بینیت. دکتۆری دان لە بری دان سپی بکاتەوە خەریک بێت تایە ڕەش بکاتەوە بیزەبێت. اینجا ئەو کەیسانە هەموو ئەوانی کە گوێتان لێو بەرپرسیارن من دانەدانە حەزەکەم بزانن ئیشی منیش نییە من نەشگەڕاوم هیچ قەزەیەک دروست بکەم ئەوە هەمووی فاکتە ئەبێ ئیشی لەسەر بکرێ چونکە ئەوە ئێمەی میدیاکار نین ئەمانە دروست دەکەین ئەوە هەمووی فاکتە هەمووی بە شکڵ و شێوەی خۆیان لەبەردەم ڕووناکیدا ئەم هاواراناکەن و هیچ کام لەوانش ئێستش حەزەکەم بزانی زۆربەی زۆریان بەدڵ و گیان نیشتیمان و کوردستانیان خۆشەیە و نیگەرانی ئەوەش نین و وەکو گەنجە وتی نانێ سزای هەژارەکانی ئەم وڵاتە بن کە ناتوان بچنە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ چارەسەر بەڵام ئەیانەوێ وەکو زەنگێک ئەمە بدرکێنن بۆ ئەوی کە بخرێنە پلانی ئایندەوە و ئەمێ باسی ئەوم بۆ بکەی ئەو ستۆری و چیرۆکانی تر چییە بۆم بگێڕەوە. وڵی زۆرن کاک بەڵام ئەمان زۆبەی معاناتەکان خوان لە بەرچاو خوانەیە ئەمان خۆیان باسیەکەن من ئەمێ ناحەقەکان کە بەرامبەریان کراوە باس ئەو ناحەقیانی کە لە شاری سلێمانیە کارمەندیان بەگرێ بەستێناوە لەناو نەخۆشخانی شارە دایان مەزراندووە لایەنێکی سیاسی بووە لە هەولێرەوە بە تایبەتی ئەمری بە نهێنیش نووسراوە لەسەر کتابەکە نووسراوە کە ئەم فەرمانە نهێنیە بە نهێنی هاتووە لە ناو 14,000 دانە مەزراوە کە لایەنێکی سیاسی سەر بەخۆیانە هێنایانە دایان ناوە لێ کتابەکەشمان لایە هەموو بەڵگەکانمان لایە لە سۆران مەسەڵەن بۆ ئەم کاک دکتۆر باسی دامەزراندنی نەخۆشخانی ئەڵمانی کرد لە سلێمانی هەت محافەزەیەگەر پارێزگایەک 100 کەسی بۆ دانراوە من شتێکە پێڵم لەسەر پارێزگای سۆران کە لەوانەیە کاک تۆ خۆی ئاگادار نەبێ من ئاگادارم لەوەی کە بۆ بە مناقەشیان ئێستا لە ناو خۆیانە کێشە دروست بووە بۆچی چونکە لایەنێکی سیاسی کە سەر بەدەسەڵاتە وەجبێ ناوی ناردووە وەزارەتەکەی کاک دکتۆریش وەجبێ ناویتری ناردووە ئەم دوو شتەی سەر ڕێ ناکەون ناوەکان بەنهێنیش کراوەکانیان ببێ بە دامەزراندنی گەنج و ببێ بەوەی کە فرسەت بکرێتەوە بۆیان کاگەڕەنج شتێکی زۆر باشە ئێمە دایمە ئەڵێن خۆزگە هەموو منافەسەکانی ئەم وڵاتە لەسەرەوە بووە تۆ حەز بکە بڵێ پارتی بڵێ من 100,000 کەس دامەزرێنم یەکێتیش بڵێ وەڵام منە بێ 150 دامەزرێن زۆر مهم شتێکە پێ بڵم کە ئەم دەسەڵاتە چۆنی نییە ئەوەی سۆران هەر بڵاو نەکرایە باشە ئێستا چی بکرێتە پێوەەر بۆ نمونە بۆ دامەزراندن چی بکرێتە پێوە تازە شتەکە وای لاتۆ بێ خۆبەخشی بکەیتە پێوەەر ئەخر لەناو خۆبەخشەکان ناکێ هەیە ماندووترا ئێستا خۆبەخشەکەشان نێڵەوە لەگەر ڕێزم بۆ قسەکەی کاک دکتۆر من خۆم شایەتم خۆم بینیومە هاوڕێی خۆمە نزیکی خۆمە خۆبەخشی نەکردووە بە گرێبەستدایان ناوە هۆکار ئەیام خەڵکێک کە 8 ساڵ و 10 ساڵ و ئەمانە 11 ساڵە خۆبەخشە یعنی چۆنی نام شتەکراوە لە 2013 دامەزراندن نەماوە یعنی 11 ساڵیشی تێ 11 ساڵی تێە کە گرێبەشتان نەکراوە بە گرێبەستێکی شتانانێت ئەگە مەسەلەن خێرخوازە لەوانێ ماعاشێکی بۆ بڕێتەوە ماگانەیە و ئەتانەوێ بۆ نمونە جەوهەری داواکاریەکەتان ئەوەیە کە ساڵانە ڕێژەیەک دابمەزرێ هەتاوەکو کەمە بێتەوە قورساکە بە گرێبەست دابمەزرێ کاگڕۆنج زۆر کێشەیە کێشە لەوە گەورەتر وەکو جەماعەت ئەوڕیان باسییان کرد زانکۆکانە خوێندنی باڵا بە جددی یعنی ببێت پێوەرێک کایسا لە حکوومەتی مرکزی
دەرچوانی ساڵی 2022 دامەزراوە بەڵام کەسێک کە هاتووە لە بڵێ پەیمانگایەکی ئەهلی ئەم شارەیە خوێندوێتی کە سەر بە جێناکۆکەکانە کە سەر بە حکوومەتی مرکزیەوانیش دانەمەزراوە لە بەروی حکوومەتی مرکزی دان نانێ بە مەحەدەکانی ئێرە و پەیمانگاکانی ئێرە. باشە دکتۆر من تێناگەم لە یەکشت یعنی ئەوە وەکو خاتوونی دکتۆر وتی وەکو دکتۆر دنیا وتی یعنی دکتۆر لە چێشخانە خواردن دانێ بۆ خەڵک لەبەر بێ ئیشی بەڵام بەردەوامیش بە پارێکی گران بەشی تازەی کۆلێژی پزیشکیە کرێتەوە یعنی ئەم پارادۆکسە چییە لە وڵاتەیە؟ خۆی کێشەکە ئەوەیە لێرە وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتی سەحا لەگەڵ خوێندنی باڵا هیچ تەنسیقێک لە نێوانیان نییە. عادەتەن لە هەموو وڵاتان پلاندانان پلان دەئانێ بۆ وڵاتەکە بزانین چەند دکتۆری پێویستە چەند سەیدەلانی پێویستە چەند کارمەندی پێویستە بە پێی ژمارەی هاوڵاتیان تەمەنەوەنە ئەرقامە لوغەی ئەرقامە من ئەگەر 6 ملیۆن بم هەر 1700 کەس پێویستی بە پزیشکێکی دانا 6 ملیۆن دابەشی 1700ەکەکە ئەکا ئەوەندە دکتۆرت پێویستە ئێستا ئێمە ئەو ژمارە هێشتا دکتۆریشمان کەمە نەزیادە ئێستا لە دنیا بۆچی بۆ نمونە تەنانەت لە کلینیکە ئەهلیەکانە دکتۆر هەیە تاوەکو نیوە شەو 100 نەخۆشە چەند حالەتیشی تایبەتە ئێستا آخر بەس چەند حالەتە تایبەتە ئەگەر 20 دکتۆریش بێت ڕۆژانە 100 بۆ 150 نەخۆش ببینێ دابەشی بکە بەسەر ژماری دکتۆرەکانە هێشتا لە ستاندارد زیاترە دکتۆری دان 150 نبینێ بەڵام من لە سندیکام لەوانەیە جارێکیان حسابم کرد لە یەک هەفتەیە 8 دکتۆری دان هاتن تەقدیمیان کرد عیادیان داخست ئەی ئەم خەڵکە ئەزانە ئیشی نییە هەر لەبەری پێی بڵن کاک دکتۆر بەڵێ پێی بڵێن کاک دکتۆر خۆی کێشەکە حکومەت دروستی کردووە لەم وڵاتە وەبەرهێنەر لە ئەندام مەکتەب سیاسی مهمترە وەبەرهێنەر چی بوو ئەیکا لەم وڵاتە ئێمە کتابێکمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران بەڕێوەبەراتی گشتی دیوان وتمان کۆلێج ئەهلیەکان خەریکن ئەیکەنەوە وای لێ دێ ئێمە بە 100 کەس دکتۆرێکی دانمان دەستەکەوێ ئێستا 1700 کەس لە باشترین وڵات لەوانەیە لە دانی مارکوا بێ ئێستا لێرە 1400 کەس دکتۆرێکی دان هەیە چەند دکتۆری دانە مەزراوی دان هەیە 2500 زیاتر پزیشکی دان هەیە بۆشیان نییە ئیش بکەن ئەگەر کۆلێجی پزیشکی دان لە ئەسڵا 7 ساڵە 5 ساڵی لە کۆلێژە 2 ساڵشی مەشقکارە لە سەحە کە مەشقت نەکرد تۆ دکتۆری بەخشی نەخێر بە تەعینات لە دنیا ئەو حالەتە بەس لە 2500 کەسمان هەیە بە یاسا بۆی نییە ئیش بکە بە یاسا ئەگەر خۆبەخشینەکە بۆی نییە ئیش بکە من خۆبەخشی وەرناگیرێ وەرناگیر ئێستا هەر ڕاگیراوە ئێستا لە سلێمانی بە واستەش نییە هەر ڕاگیراوە من کاک یعنی 1000 جار پێ و بڵند کاک دکتۆرە بێ لە ماڵۆدانیشی بەڵێ ئەتوانی لە مەطعەم کە خواردن بۆ خەڵک دەینی بڵێن کاک دکتۆر خواردنمان بۆ وێنە یعنی هەر ئەوە فەرقەکەیەتی من حالەتە زانم ئەو دکتۆرە بۆ منی باس کردوتی من باوکم ساقی کیایە ئەچێ کە تەلەفۆنی بۆکەن کۆمبارە با بۆ غەسل ئەی با هێنێتەوە خۆی ساقی عنی هی خۆی نییە وتی منیش خێزانەکەشم هە لەگەڵ خۆمە هەردووچیان وتی ئەو ساڵ ئەبین بە دکتۆر وتی بووین بە دکتۆر وتیم باوکە بەس با ئەمە تەخەڕوج بکەین هەردووکمان ئیشاڵڵا تۆنیاڵم لە حیاتت ئیش بکەیت وتی وڵات تەعین خلاص بوو من تەعین نەبووم وتی باوک وڵای هەر حەلەکە ئەوەی سیارەکە بدەی بە من یعنی ئێستا جەناب دکتۆر کیا با پێ لەبەر ناچاری لەوە خراپتر با بۆ تەواوکەم کیالی ئەخورێ وتی ڕۆژیان کۆمبارێکم بردو بۆ ماڵێکی دەوڵەمەند دامنا وتی ئافرەتەکە وتی ئاکاکە وەرە 10,000 دەمێ و قەنەفانە بە دەرەوە بۆم ڕاخە وتی ئەگە پێڵم بابە من دکتۆرم وتی نا لە 10,000ەکەم وەگرت و قەنەفەکانە بۆ برد دەرەوە کۆمبارەکەم بۆ ڕاخست من وەزیری تەندروستیەک لە وەزیرەکانی تەندروستی وتی 3 نوێنەرم بۆ بانکە لە دهۆک لە سلێمانی لە هەولێر بابێن لەگەڵیان دابریشم یەک ئەوانەی دەرەوەی هەولێر سوێندی بۆ دکتۆر بۆ وەزیر خوارد وتی دکتۆر سوێند لەسەرم نییە من باوکم نەمەوە داکم خوشکێکم هەیە سوێندت بۆ خۆم ئەمڕۆ بە قەرز تەکسی هاتوومە لای تۆ پارەی تەکسیەکەم نەبووە دکتۆر وایوت بەڵێ سوێندی بۆ وەزیری تەندروستی خوا وەزیری تەندروستی ئێستا لەوانە جوێن بێ وتی من کە ئێستا هاتیمە لای تۆ پارەی تەکسیەکەم بە قەرز هێناوە من دکتۆرە ناسم لە مەزرعی مانگا ئیشەکە جا هەر پێی بڵێن دکتۆر بە چی مانگا بەخێوکە دکتۆری مرۆڤ یا دکتۆری مانگا من دکتۆری دان ئاگادارم بەڵام کۆلیجی دکتۆری مرۆڤ لە بەیتەڕی لە مەزرعی مانگا ئیشەکە بەڵێ بەکرێکار ئیشەکە من دکتۆرە ناسم بە ئیداری ئیشەکە ئەو ڕۆژە پزیشکێکی داوتی دکتۆر الحەمدولیلا ئیشم دەستکە و زۆر باشە وتم چی بووە وتی وەڵا بە 800,000 دامەزراوم وتم لە فلان کۆلیژی ئەهلی بە مۆزەف دامەزراوم چەندی سەرف کردو تا بووە بە دکتۆر 5 ساڵەکە من تەڵەبەم هەبووم خۆمان مەساجزان کۆشم یەک تەڵەبەمان هەبوو زۆر زیرەک بوو ساڵێکیان ون بوو نەهاتەوە وتم باشە ئەو بۆ نەهاتەوە وتیان نازان ساڵی دوم لێم پرسی وتم تۆ بۆ پار نهاتەوە تاکە وتی دکتۆر من پارەم نییە ساڵێک کرێکاریەکەم ساڵێکە خوێنم چەندێکە بێ بابە کۆلێژە هەلیەکان و دوایش کۆلێژە هەلیەکان کەمترین 8 ملیۆن و نیوە
من جارێکیان ساڵی؟ بەڵێ جارێکیان داچێک کاتە لاموتی دکتۆر من خانوویەکم فرۆشتە بۆ کچەم ببێ بە دکتۆرەیدا یەک خانوو فرۆشتووە ئێستا هاتووە لە ماڵەوە دانیشتووە ئەگە پێیان وتبام ئاوایە خۆ من خانووەکەم ئەفرۆشت پارەکەی مەدا بەخۆی زۆر باشتر بۆ لۆی بە دکتۆری ددان و لە ماڵەوە دانیشت ئێستا هەم کچەکەشم لەدەست و خانووەکەشم لەدەستووە باشە ئێستا من لەوە تێناگەم بەڵێ ئێمە کە دکتۆری دانمان کردووە بە فلیم بەڵێ کە کارمەندمان کردووە بە فلیم ئێمە پێویستمان پێی نییە یان نەخێر ئێمە باش ئیداری نادەین خۆی کێشەی ئەو وڵاتی کاگ ڕەنج بە هەموو خەڵک بیزانێ ئەم وڵاتە نە کێشەی مرۆیی هەیە نەمادی هەیە نەئی ئاوی هەیە نەی بارانی هەیە خوا ئەوانەی تەرتیب کردووە ئێمە کێشەی ئیدارەدانمان هەیە لە وڵات هیچ کێشەیەکمان نیە کامە وەزارەت با مەجموعەیەکی کاکە وڵات لە سندیکاکەت بگرن ئەتوانی ئەم دکتۆرە گەنجانە ئەم هەموو کچوو کڕۆژوانەی کورد بخەیتە سەرکار بەڵێ ئێستا ئەی چەند ساڵەت چیەکەی هەر لە دەبەرەوە هاوارەکەی ئیشی من نیە ئێستا ئەی چۆن ئیشی تۆ با پێت چۆن چۆن ئیشی تۆ هەل یعنی ڕێکاری ڕێ بە من نادرێ ئێستا دکتۆرمان هەیە مامۆستای زانکۆیە کۆمپانیایەک کردووە سنتەرێکی محازراتی داناوە لە کۆلێجێکی فلانیش بە ئەهلی دەوامەکە چوارم عاش وەرەگرێ دکتۆریشمان هەیە لە مەطعمیشەکە ئەگەر حکومەت بێ ئەوانە تەنظیم کە دابشکردنی هەلی کارەکان بکە بە نەوعێک لە نەوعەکانە بێ باوەڕکە خەڵکمان هەیە پلانێکە نووسیوە بە وەزارەت بەڵێ بەڵێ پێموتون وەزارەتیش بەنووسین هیچ عیبی نییە هزار ئەمری دەرکردو بەس دنیا ئاوا ڕەش و سپیە یا ماڵەوە یا تەعینات یا نەخێر ئەتوانی ئەگەر پلانی ئیداری ڕێکوپێکە هەبێ ڕێوشێنی تازە بدۆزیتەوە بە پێی قانون ئەتوانی ئەمان بەگەڕ بخەیت بەڵێ ئێستا تۆ ناتوانیت ئەتوانی ئێستا سنتەرێک بکەوە ئەهلی بە قووەت ناسراوە من زۆر جار ئەبینم ئەو سنتەرە ئەکرێتەوە حوت مەکتەب سیاسی مەقەس لە ئەو ئەی بۆ ئیفتاحەکەیەکە بابەوە چی و سنتەرێت باشە مەکتەب سیاسەکان خەباتیان کرد بۆ سنتەری ئەهلی بوو یان بۆی خەستەخانە بۆ خەڵکی کە فەقیر و خانە و قوڕەکان دروستکەن با یەکێک ئێستا ژینگە پارێز بێ مناڵەکەی دەمودانی پێویستی بە تەقویم بێ دنیا هەستێ بشمرێ ناتوانێت علاجی مناڵەکەی بکە ئەو شۆڕشە کاتی خۆی کەکرا نیانوت ئێمە زۆنی ئاڵتونی و زێڕی و مەری خۆوانەتان بۆ دروستەکەین بۆ ئەوەی تۆکە بووی بە دکتۆری دان هزار واستە بکەی ببی بە خۆبەخشش ئەبێت تەعهود بدەیت لە ژیانم داوا پارە ناکەم لە ژیانم داوا ناکەم بۆم بە خزمەت حساب کرا ئەگەر غیاب بوون غیابم دا باوەڕکە پێش 20 ساڵ من هەستا باموتومام خەونێکی وان بینیوە دکتۆرێک ئەچێ ئەوەکە ئەیان بردم بۆ لای نەخۆ دکتۆری دەرونی ئەوتەکی شێت بووە ئێستا بەچای خۆمانی بینین ئێستا تەسەوڕکەمە ناتوانێت تەسەوڕتەکە ڕۆژە لە ڕۆژان ئێستاش ئازام خەونە هەر لە مێشکمە دکتۆری دان تاە ڕەش بکات بەخۆمی وتووە بەخۆمی وتووە ئەو کەسە جوانکاری ئۆتۆمبیل من لە بەرنامەی تر باسم کردووە وتی دکتۆر من بۆ دان سپیکردنەوە بووم ئێستا تایارەشەکەمەوە من دکتۆرم بینیوە لە مەطعەمی فەلافل ئیشەکە من دکتۆری دانم بینیوە لە کافیتریا نێرگەلەی گەشاندۆتەوە بۆ ئەوەی کە هەر بێ هەڵی بەڵێ من دکتۆرێک بۆ جەرامەوە وتی هات ئەوەی دانا وتی دایناوتی ئەوەی ساحبەکە وتی ئەزانێمە ئیشی چیە وتی متم چیە وتی وەکو تۆ وتم چۆن وەکی منە دکتۆری دان بوو وتی ئەوش دکتۆری دانە وەکو تۆ بەڵام تەعین نەبووە لا ئێمە تەعین بووە تۆ پاچەکەیتەوە ئەو نێرگەلەکە بۆ خەڵک دانێ دەستخۆش بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕێمەوە لای میوانە سەرەکیەکان و ئەو پرسیارە زۆر بە گرنگەزانم لە کاک جەبار و کاک دکتۆر ڕاهێڵی بکەم ئەویش ئەوەیە ئایا بۆ دنیا ئاوا ڕەش و سپیە لە وڵاتەدا یا لە ماڵەوەی یا دامەزراویت ئایا ڕێکاری تر نییە ئایا ئیدارەدان زانست نییە ئایا وەڵامی پێداویستیەکان نییە بە پێی کات و هەلومەرج و ئامرازی بەردەست سەرەتاییترین پێناسەی ئیدارە مەنیجمنت ئەوەیە بە جێگاندنی کارێک بە ئامرازی بەردەست لە ماوەیەکی دیاریکراودا ئەوە ماوەکەمان هەیە ئامرازەکەمان هەیە ئامانجەکەشمان هەیە دەفەرمو ئەم کۆنێکشنە دروست بکەن ئەمەندە زەحمەتە بزانم وەڵامی وەزارەت چییە بە پاشەم ناوڕە بەڵێ بەڕزان سڵاوتان دەبێت پرسیاری ئەوەم کرد لە جەنابی بریکاری وەزارەت کاک دکتۆر ڕاهێڵ ئایا بۆچی دنیا وا ڕەش و سپی ببینین لە کاتێکە زانستی بەڕێوەبردن زۆر لاستیکیە یعنی فلکسبڵتیە ناتوانرێت چارەسەرێکی مام ناوەند بدۆزرێتەوە کە ئەم هەموو مەرجە قورسەش لەسەر ئەماندانەنرێ ئەزممویش کەڵەکە بکەن بشتوان ببن بە خاوەنی کاری خۆیان لانی کەم وەکو ئەو خوشکێکە لە تاقیگەیەوەنا وەکو تۆکە لە تاقیگەی وەکو ئەوی ترکە پەرستارە شتێکی لەو جۆرە بەڵێ تەبان کاک ڕەجمان دووبارە سپاسی
بەرنامەکەت و ئەو بەڕێزاناکەم کە بەنێری هەزاران خۆبەخش لە ناو سەکتەی منیش ئەمە سپاسی تۆ بکەم کە بەڕاستی لە هەولێرەوە هاتیتەوە بۆ جۆگرتن لەوان ئەوەش لای من زۆر بەرز هەڵە سەنگانە بە ڕێزی کاغڕز واجبی سەرشانمانە و کۆرگێکی ئەخلاقی کە لە پۆستێکین بۆ ئەوی کە بتوانین هەم هاوکاری برنەڕی و وەستەکات دەم دەستگاتن دروستەکانی خۆمان بین و هەم کارمەندانمان بە شێوازی گشتی لە کارمەندە پزیشک مافی وەکو نەخۆش کە چارەسەرەکرێت و بە یاسا مافی پاراسی نەخۆشەیە یا بە یاساش کەوا کارمان لەسەر کردووە مافی پزیشک و کارمەندیش پارێزراوە بێت کەەوە واجبی سەرشانی ئێمەیە لەگەڵ مامەڵەکردیان دواتر لەگەڵ ئەو کەسانی سەردانیانەکەن ئەم کێشەیە ئەوەندەی من لە ناو وەزارەتم و بەرنمەکانی پێشتیش کە کای لەسەر کراوە وەکو کاکجەبار ئیشارەتی پێدا بابەتی خۆبەخش بابەتێکی بۆ سەردەمی خۆی شتێکی باش بوو کە کۆمەڵی خەڵک لە نەبوون و کۆتاییهێنان بە گرێبەستا لە دوای سەرهەڵدانی کێشەی ئابووری کە لە 2014ەوە تا ئێستا بەردەوامە و نازانین لە کوێ کۆتایی پێدێ و بە چ شێوازێ کۆتایی پێدێ بۆی کە تۆ توانی بۆشایەکانی خۆت پڕکەیتەوە بەڵام بابەتەکەی ئێمە بەشێک لەو بە ڕێزانە باسییان کرد بۆچی ئێمە ئەبێ ئەو نەساڵیان پێ بکەین و بۆچی ئەبێ ئەو مەرجانیان لە سەرتونکەین خۆشت بەلاتەوە سەختە وەکو دکتۆرێک وەنیە ئەچیت سەختە خۆشت ئەو شەو نخۆنیەی ئەوانت چێشتووە دڵنیایەوە خۆی بابەتەکە چییە بە پێی یاسای پلەبەندی پزیشکی لە عێراقا کە هەرێمی کوردستان تا ئێستا کای لەسەرەکرێ پێویستە پزیشکی دەدان دەرمانساز 3 ساڵ پلەبەندی 3 ساڵ پلەبەندی پزیشکن کە هەلای هەموو دوکتۆر ناسراوە تەدەڕش طبی ئەم تەدەڕش طبیە نەکا هیچ کەسێ ئەگەر حەزەکە یەکەمی هەموو جیهان بێ ناتوانێت لەناو نەخۆشخانەکانە دوای ئەوە تەنانە نەقڵ بێ یاعادەی خۆی هەبێت کار بۆ خۆی بکات لە ناو پزیشکە ئەسان هەر بۆینێ بشخوێنێ بۆیە ئێمە ناچارین کە دەرمانسازێک و یاخود پزیشکی ددان دواتر بۆ هەموو ستافەکان ئەبێ ئەم 3 ساڵە خۆبەخشیە بکە خۆبەخشیەکە لە بەدیلە ئێمە کە تۆ بۆی دنیاکە ڕەش و سپی نەبێ هەبە تەواتی ئەمدی بۆی کە ئێمە قەناعەتێکمان لا دروست بۆ ئەم ناقەشەیەمان چەندین جار لە ناو ئەنجومەنی وەزارەتمان سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزان سەردانیان کردوین سەردانمان کردوون چەندین جار گەشتن دەرەنجامێک ئەوەشی کە هەمومان بیستومانە دامەزراندن لەمە دوا شتێک نییە کە بڵێ هەموو دەرچوێک دابمەزرێ ئەمە پێشم وایە کە سەرۆکایەتی ئەنجومەن لەم کابینێ و کابینەی پێشووتر و دڵنیام لە کابینێکی دیکەیە تۆ لە دنیا شەوان ئەمە هەیە کە تۆ بەڵام کۆمەڵ یاسایی کە ئەوەی کردووە ڕێکی خستووە ناتوانای هەموو دەرچوێک دابمەزرێ باشە بەس من قسەکەت بیر نابەمەوە بەڵێ ئێستا بیرت دێنمەوە بزانم مەسیری ئەمان چیە بێەوە بەڵام کاک دکتۆر یعنی ئەم هەڕەمەکێتیەش بەشێکی مەسئولیەتی وەزارەتی تەندروستینیە لەلایەکەوە بۆ نمونە فرسەتەیرێ وابزانم موافقی ئێوەش یەوێ گەر لە خوێندنی باڵاوە بۆ نمونە کۆلێژێکی پزیشکی بکرێتەوە نیە لەلایەکەوە ئۆکی ئێن سوور ئەزانن یعنی سوپایەکی بێکارە خەنە سەرجادا لەلایەکەوە ئەڵێن ئەو هەلە نەمادا مەزراندن هەبێ ئەمەم وەڵام بەرەوە وەزائیدەن باشە گریمان ئەم لۆجیکی ئێوە خۆی ڕاستیشی تێدا دەرەقەت نا بەڵام ئەی مەسیری ئەمان چیە بێت ئەجا کاغڕز دڵنیا من دوو هەڵامی هەموو دەدەمەوە یەکەم با لەم پرسیاری ئەخیرۆکە کردت ئەو پێداویستی ئێمە وەکو وەزارەتێک وەزارەتی خوێندنی باڵا پەروەردە ئەچێتە وەزارەتی پلان لە وەزارەتی پلان ئەم پێداویستە پڕەکرێتەوە بەڵام زۆر کات خۆمان مەسەن کاکتۆ شاخەوان باشە زانێت سندیکاکان کە داکۆچی لە دانەمەزراندنەکەن خۆیان لە پشتگیری دامەزرانی بەشی تازە لە کۆلە زانکۆ هەلەکانەکەن کە پزیشکی ددانسازە و دەرمانە و ئەوەیە چۆ خۆی ئێمەی ناوێت لای نەبوونی ینی ئەوان ئەماکەن لای نەبوونی ئەمەی ناوێت کاگڕن یعنی ئەمان لێرە بۆ نمونە دوو ڕۆڵە بینن لەلایەکەوە قوربان زین چۆن من حەز ناکەم ناو بێنم بەڵام ئەمە حقیقەتێکە ئەوەی کە ئەچێت دوو لایەن بانەکرێ دوو لایەن بانگەکرێ بۆی کە کۆلێجێکی ئەهلی زانکۆیەکی ئەهلی کۆلێجێکی تازە بکاتەوە ئیستیحداسی مەسەن کۆلێجی پزیشکی دام بکات هەم ڕاگری کۆلێجی ئەنی هەمان کۆلێجە زانکۆی ڕسمیەکەیە کە لە شاری سلێمانی زانکۆی سلێمانیە پزیشکەکان جیانە بۆ تۆ ڕاگری کۆلێجی پزیشکی ددان ئەبێ لەگەڵ سەرۆکی سندیکای سلێمانی پزیشکی ددان بنمونە دەرمانساز ددان یا شارەکانی تر هەولێر هەر شارەبەی خۆی هەری خۆی بەسەن لە دووە کۆلێجێکی هەلیەکرێتەوە زانکۆیکی هەلی ئیحداسی کۆلێجێکی پزیشکی دەرمانسازی کاتەوە ئەبێ بنە لە دووهۆکە ئەبێ ئەمیدی کۆلێجی دەرمانسازی لەگەڵ نەقیبی دەرمانسازی لە دووهۆک هەردووچیان لە ئەندامە بن لەو لیژنەیە کە لە وەزاری خوێنی باڵا دروست ئەکرێ
بۆ ئیکە مەرجەکانی بڵێن دامەزرانی ئەم بەشە بۆ وەرگترون بۆ ئەمە ئێمە بۆ خۆمان نووسراومان لایە کە من پێم خۆشنە لێرە کەس ئەوە بکەم هەر لەم سندیکایانە خۆیان کە داکۆکی کارن لە دانەمەزراندنی کۆلێژی نوێ پشتگیریان لە دامەزرانی کۆلێژی نوێ کردووە بۆ ئەوەی کە دابمەزرێ ئەم بابەتێکە ئەمە یەک زۆر جاریش بە قسەنی وەڵامەکانی یا ڕاکانیان بە هەند وەرناگیرێ بۆ لەبەری سیاسەتێکی کە هەیە لە نێوان وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵایە کە ئەم هەموو خەڵکە مناڵی من و تۆ هی ئەو بەڕێزانە کە خۆیان مناڵ بوون و دوو ڕۆژی کە بنەکە بڵێن خێزانی مناڵ خوێندن تا نوۆی سەرەتایی بۆ خۆ دەزای نوۆی بڵێن پۆلی نۆ ئەوە شتێکی ئەبێ بخوێنڕێ مەرجە ئەنی خوێندن شتێکە بەڵام دوای ئەوە تاواکردنی خوێنن ئەمە بۆتە بەرنمەیەکی نێوان ئەو دوو وەزارەتە و بەرنامەی حکوومەت و وەزارەتی پلانە کە خوێندەوە تاواکردنی خوێنە شتێکی لە دوای قۆناغیێنەوەی ئارەزوومەندانەیە و خەڵک دەتوانێت بخوێنێ و ئەوشان نەشخوێنێ بۆیە هەموو کەس وڵام ناڵەکەی خۆی بخوێنێ ئەمە بەش یەکەم پرسیارێکم وەڵامایتەوە بەخوا وەڵام ناومەتەوە چۆن زۆر تۆ ئەڵێ بۆ دا ئەمەزرێ بۆ ڕێی پێ ئەدەین ئێمە کە ڕێشی پێ بدەین و ڕێشی پێ نەدەین من چۆن ئەمەزرێ بۆ ڕێی پێدەن من باسی ئەوەم کرد ئایا ڕێو شوێنێک ئایا دنیا بۆ ڕەش و سپی بێ ئەوە پرسیاری قوربان پرسیاری ئەساسیەکەت من دەسا وەڵامی ئەوم ناوە بێتە تەواوەتی تۆ پرسیاریی کەت لە من کە من باسی ئەوە نابوو بوورە بۆی ئەوەی ڕەش و سپینە بێ ئێمە هەستاوین چکە ئەزانین هەمووی دانامەزرێ دەرەنجامەکەی ئەمەیە وەلەم لاشۆ ئەزانین کە ناتوانین ڕێ لە مناڵی ناڵەکەی خۆم بگرم بخوێنێ ڕاست باشە تۆ وەڵامی پرسیاری دووەم یەکەم یاوەتەوە من هەڵەبووم بۆیە هاتوین ئەم ڕەشپێ کۆتایی بێبێنین واقعێکی شەیە تازە تیاین ئەی ئەم پرۆسیجەرەی پرسیاری دووەم چۆن ئاسانەکەی ئاسانکردنەکە چۆنە ئێمە چیمان کردو بۆ ئەوەی کە هەر کەسێ دابمەزرێ هاتوین ئیشمان لەسەر ڕخستنەوەی کردی گشتی و تایبەت کردووە لەو لاشەوە ئیشمان لەسەر یاساکەمان کرد ئەو بڵێن کۆتایە ئەو کێشانی کە ڕوویدا پەرلەمان هەڵپەسێدرا و تۆتایی پێهات یاسا وەستا بۆی کە یاسا ئێستا لە ڕێی پێڕەوە خەریکین ڕێخستنەوەی کردی گشتی و تایبەت بۆ ئەوەی کە حەقی ئەم بەڕێزانە نەخورێ بۆ ئەوی کە ئەو دکتۆرە بەڕێزانە ئەڵێن ئێمە ئەمە لایەکە هۆڵ دەین خۆبەخش ڕابگرین بۆی کە بتوانین مامەڵە لەگەڵەوەی کە بکەین کە هەیە بەڵام لەبەری کە حەقی خۆیەتی ئێمە تەعامل لەگەڵ سەندیکای دەرمانسازان و پزیشکانی دان ئێستا دەرمانسازان لە کۆتایی نادوومانەتە ئەنجومەنی وەزیران ئەو پزیشکی ئەو دەرمانسازەی کە پلەبەندی پزیشکی بە یاسا تەواو کردووە پشتگیری هێنێوکو دامەزراوێک لە حکوومەتە بۆ ئێمە مەرجیان پێداینە بێت داوام بکەن چکە لە کۆتایە بۆی کە ڕێیان بدەین هەلی کاریان بۆ بدەزینەوە بە یاسا بە یاسا بتوان لە دوای نیۆڕان دەرمانخانەیە بکاتەوە لە ناو شارە ئێوە ئەمان بە کارمەندی خۆتان نەزان چۆن چیمان بۆ کردو صفەتی کارمەند لە تعریفی ئێستا پێ دەڵم چیمان کردو من لە کۆبوونەیەکە 150 بایۆلۆجی کیمیایی لە یەکێ لە هۆڵەکان پێش چەند مانگە دانیشتین لەگەڵیانە بابەت تێگەیە کە مۆڵەتی کردنەوەی تاقیگە بکات بە دروستبێن ئەوانمان داغڵی امتحان و پرۆسی خوێندنی ساڵێک کرد لەوێ باسی ئەوم بۆ کردن ئێمە ئێستا تعریفەی خۆبەخشیشمانکرۆتە ناو یاسای هەموارکرایی وەزارەی تەندروستی یعنی خۆبەخش شتێک نییە بوونی هەبێت زانم بەس ئەمە لەسەر وەرەقا آخر پێ دەڵم چیمان کردوت من پێش پرسیارە پێش ناوبڕگەشتم مەجالم بە باخسەغانم بەس چۆتە پەرلەمان قوربان چۆتە ئەنجومەنی وەزیران چۆن ئەنجومەنی شورا هاتەوە ئیشمان لەسەر کرد بەڵام پەرلەمان تەواو دەریش بکرایە کۆتایی پێها بەڵام ئامادەیە بۆی جاری کابینەی ئایندا یاسای وەزارەتی تەندروستی یاسای بیمەی تەندروستی کە دوو کابینی پێشوشکارێن لەسەر کردوم من بۆ خۆم 2 ساڵ زیاد لە ئیشم لەسەر کرد سەرۆکی لیژدەبووم ئێستا یاسایەکی بیمەی تەندروستی زۆر جوان کە ئەم بەڕێزانە وکو سەرۆکی سەندیکاکان ئەندامی بوونتیایە چه یاسای وەزارەتمان چکە یاساکەمان یاسایەک نییە بتوانێ مافوت دادپەروەری بۆ کارمەندانی خۆی و بۆ نەخۆش و بۆ ئەم گۆڕانکایی سەردەم بێنموت ئەگەر ئەو یاسایە لە خولی ئایندەیە پەسەند بکرێ چی امتیازێکیان بۆ گەڕێتەوە یەکەمیشت جارێ پێش هەموو شتێ خۆبەخش بەشێکە لە ناو تعریفەکانی وەکو چۆن پزیشک تعریفەی هەیە خۆبەخشیش تعریفەیە لە وەزارەت تعریفەیە هیچ لە گیرفانیانە گۆڕێ قوربان گیرفانەکان ئەوەیە ئێمە ئێستا کۆمەڵە ڕێکارماندانەوە یا بە ڕێنمایی وەزاری یا بە پەیڕەو کە لە ئەنجومەنی وەزیران دەرەکرێت یەکەم ئەوەی خۆبەخشی نەکرد بێ ئێمە نایڵین ممارەسیم هێنەکەی خۆی بکات چکە بۆ خەڵکانێک هەیە ئەم کێشەیە لە کۆڕنا دروست بوو 500 کە دامەزرا کۆمەڵی خەڵک پێکەینیان بەوانە هاتۆ کە ناو کۆڕنا شەڕی نەخۆشیان کردو شەڕی بەڕاستی لە وەکو لەشکری سپی لە بەرەی پێشی شەڕی کۆڕۆنا بوون بەڵام من بۆ کاتە سەر دامەزران ئەم لە بەری واستەی هەبێ دای مەزرێن بەس ئەم کە لە بەری پێشەوە بۆ دای نەمەزرێنم بۆیە کە واقعەکە تاڵە خۆشە شیرینە هەرچیەکە خۆبەخشەیە کەواتە مەرجی ئەساسی ئێستاش خاڵبەندی
ئەساسی بۆ دامەزراندن خۆبەخشە باشە ئەمە یەک بۆ مافی خۆبەخش یەک دوو لە کەرتی تایبەت دامەزرێ ئەبێ خۆبەخشی کرد بێ بەڵام ئێستا لە ڕێنماییکی تازەمانە لە وەزارەتی خۆمانە کارمان لەسەر کردێکی تایبەت کردووە میلاکاتمان بۆ خەستەخانەکان نەخۆشخانەکان تهدید کردووە کاکڕەنج بۆی کەوکۆ بە ڕێزە وتی کاکتۆر فەرمووی یەکێ لە 4 شوێنی ژنەکە باشە ئەنیمە کوردیە پەتێکی ئەم بە ڕێزانە لە نەخۆشخانەیەکن بۆیانی لە نەخۆشخانەیەکی کەش دابمەزرێن لە ناو میلاکات ئێمە هەستین مەرجیانە دەینێ ئەم وەزارەتە ئەم نەخۆشخانەیە دێمەوەڵە تازاکاتەوە میلاکی ڕوون بێ نابێ ڕەهێڵ فەرەیدون لە دوو نەخۆشخانە نای هاتە بێ ئەگەر تەنها پزیشێکی پسپۆڕیش بێ لەم نەخۆشخانە نەقڵ بێ بۆ نەخۆشخانە بێ موافقەی وەرگێ ئەمە بۆ ئەوی کە بتوانین جێی زۆر بەیان بکەینەوە ئەمە دوو سێ مؤسسەیەکی دامەزراوی دوای نیوەڕوانی نەخۆشخانە وەزارەتی تەندروستی کاکڕەنج خزمەت گوزاری دوای نیوەڕوان خزمەت گوزاری دوای نیوەڕوان نۆرینگەی پزیشکیە کلینکە ڕایۆشکارەکانە و پرۆسی نەشتەرگەری نیمچە تایبەتە کە سین پرایڤێت ناسراوە لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئەو مؤسسەیە لە لای منە بەیاسا باشانی بریکاری وەزارە سەرپرشتیەکە لە ساڵی پارەوە بەبێ هیچ شتێک ئێمە ڕێنمایمان دەرکردووە چکە بۆ زۆربەی زۆری هەروە هاتەوە بە ڕێزانم باشتر زانم چ کاک جەبار کاک تۆ شاخەوان فەرمانبەری بەیانە لە دوای نیوەڕوان دامەزراوە یعنی دوو ئیشی بۆ دۆزراوەتەوە ئەوەی بەیانە خۆبەخشی ئەکا ئێستا من لە سەدا نەکسێ دوو لە سەرسەی دامەزرانی ئێواران کە ئەەکەین ئەبێ خۆبەخش بێ بەڵام لانی کەم ساڵێکی کرد بێ بۆی کە من نەخۆشەکەمە بەدەستی لە دوای نیوەڕوان لە ڕووی یاسای و کێشەم بۆ دروست نکاوە نازانم چ بۆم دەژێت قانون نییە ئێستا بەیانی ئەچی بۆ پرسەیەک دوور باش شەڵاتی بۆ حەفلەیەک بۆچی ئەم ڕەشە باشە شەڵاتی بۆ حەفلەیەک باشە پیاوێک ڕاتەگرێتە پرسێ ئەرێ کاک دکتۆر ڕەهێڵ دوێنێ شەو لە بەرنامەکە مەجالم نەبوو گوێت لێ بگرم کچەکەم مەسیری چییە بێ کەی وەکو دامەزراوەکان وەکو فەرمانبەر کەی ئەم ئەرکەم لە کۆڵەکەیتەوە مناڵم پەروەردە نەکرد بۆ ئەوی کە ببێ بە فەرمانبەر و بەخێتە بار بەسەر مۆجارێک وانە من خۆ من پێڵێم بە کوردیەکەی ئەڵێ من لە ساڵی 21 دوای کۆڕنا چ بە خۆتان زان کۆڕنا زۆر شتی وەستان هەستین هەرچی میلاشێکمان کە ڕۆشتووە کرمانە نووسراو بۆ ئەنجومەنی وەزیران بۆی کە زیاد لە 7000 بوومان دامەزرێنەوە حکوومەت لە ساڵی 22 هاتین پێداویستی هەنووکەی بەڕێوەبەرایەتێکی شتەکانمان کەنەوە بەڕێوەبەرایەتیە 3500 کارمەند و 500 پزیشکی ددان بەرزماکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران دواتر ئەنجومەنی وەزیران لە کۆتایە لەبەری کێشە ئابوووریەکە گەورەترە لەگەڵ وەزای دارایی ئێستا ئەنجومەی ڕاژەش هەیە بە ناچاریوتیان کاکە با مؤسساتی مستحدەث بنمونە ئێمە ئێستا 300 کەس دەستێمای لەولێ دۆک دامەزرین زین چۆن دامەن مەزرانەوە لەبەری لە ڕێی ئەڵمانەکانەوەمان دامەزراوە قنسوڵی ئەڵمانی هاتەوە وتمانە هاوکارمان بن فشارمان لەگەڵا بۆ دروستکەن بۆی بتوانین ئەم نەخۆشخانانی کێو دروستان کردووە بیکەینەوە باشە قوربان یعنی ئێمە توانیمانە لە ماوەی ئەم 4 ساڵەیە 500 کارمەندی کۆڕنا دامەزرێنی بەگرێ بەست لە هەڵەبجە بە دوو قۆناغ 240 شتێک و 130 کەس دامەزراوە لە کۆی چەند خۆبەخش لە کوردستان لە کوردستان ئێمە نزیکی 24,000 خۆبەخشمان هەیە ئەم خۆبەخشە دامەزرانەوە قوربان تەپا بۆ تەواوکەم بەڵام ئەمە هەمووی کار ناکە لە بوارەکەیە ئەنی هەمووی تەوازوودی نییە 23,000 بە فەرمانی وزاری هەیە بەڵام هەمووی لە بوارەکانە چوە بەشێکی زۆی تااقەتی نامێنێ هەفتانە 2 ڕۆژ مەرجەلانی کەم دەوام بکە تا بۆ تاواکەم چیکەمان کردو سۆران و زاخۆ باسییان کرد ئەمانەی داری سەر بەخۆن زاخۆ ساڵی پار بەبێ بگەڕێتەوە بۆ ئێمە خۆی بۆ کوف ئیداری سەربەخۆ نووسراویان کرد خەڵکیان دامەزرن هەتا ئێمە ناو وەزارەتە گلەیەکی زۆر هەر بوو بە مۆزوع و بە کێشە کە چوینە ناو دانیشتن و ئەنجومەنەوە سێرماکریز وەرەقییان لە ئەنجومەنەکە نییە سۆران ئێستا لە هەولێر لە هەڵەبجە لە هەولێر لە دووهۆک لە سێمانی بانگەوە ئۆنلاین پڕکراوەتەوە خاڵبندیە لە سۆران کێشەیەکمان هەیە کەوەی کەڵا دوو قایمەیە کاک سەرۆر ئیداری سۆران ئەڵێ من نەک بۆ بە تەندروستی بۆ کۆمەڵێ بەڕێوەبەرایەتی خۆم فۆرمم بڵاو کردوتەوە ئێوە من عیبارەکە لەسە بە فۆرمەکەی خۆتان پشت پڕکەنەوە تا ئەم دقەی کێشەمانێڵا من 500 کەس دامەزرن بۆ سۆران واسڵشت نییە کە ئەمانێڵن نایزانم چۆنە ئەولا ئەوە خۆیان لی بەرپرسن ئەوەی کە ئێمە ئەیکەین لە هەڵەبجەش کرمان بە هەموو فشارە جیاجیەکانەوە لە سەدا 99.9 لەسەر ئەملاو کوردستان من وەکو بریکاری وەزارەتێکی منمونە کوردستان داوەتم کردووی بۆ لە ناو حکوومەتی ئەم ئەملاو چۆنە سێری کە من باسی خۆ من بۆ خۆم دەسڵاتدارم بەڵام برایەکم ئەمە چوار برین خۆشمان نییە برایەکم یان ساڵە زراعی تاوکرۆ 3 ساڵە شکای نەخۆش تاوک لە پێماقە تاسە دانەمەزراوە
ئەزانم بەس تۆ دەباتێت 16 دەسەڵاتت قوربان. هەیە هەرچەندێکم هەبێ گوێ لە برای خۆت گرە 69 ئێمە کۆمەڵشتمان لە بەردەستایە باقیەکە ئێمە تەنها بەرزی دەکەینەوە لە ئەنجومێژەڵە ئەو واقعەکەی وەزای دەڕە واقعەکەتانە واقعی نەبوونی پارە کە ئەڵێن ئەملا ئەولا بنمونە من کە خەڵک لە هەڵەبجەدا ئەمەزرێنم بۆ خۆتان نەزان ئەمە زۆنی پێشووی ئیدارەی سلێمانیە کەسایەتی حیزبی ئەشخاص تەداخولەکە باشە لەو لاشەوە ئەینەش لە سوورەکەی یا هەر بەڕێزێکی کە سەر بە بەیانێکی سیاسیکەیە محاولاتەکە دابمەزرێ ئێمە وەکو خۆمان ڕێمان نەداوە لە هەڵەبجە کە تەواو بۆ بۆی باسی هەڵەبجاکەم سەوسی کەس بە ئۆنلاین دامەزرا لەناو خۆبەخشەکانە پڕیان کردودۆی پێداویستی دایرەکە بەنە ئەم جارە نەخۆشخانەی ئەڵمانی کە دروست کرا بۆ کۆڕنا لە قڕگا کە تایبەت کرا بە سەد نەخۆشخانەی نەخۆشی گوازراوەکانی سنگە ئەم سەکەسە دایرەی سلێمانی بەڕێوەیەکی شتێن سیاڵم پێویستم بەم سێ عینوانەیە پەرستاری زانکۆیی پەرستاری پەیمانگا یاید تەخدیر لەم سێ شەریحەیە کە تەقدیمێکە سەدان کەس و چەند هەزارێکە لەوێ بە پێی منافەسە و باشە کاک دکتۆر یەک پرسیار لە زمانی مەلەکیەوە بڵێ دامەزراندن و خانەنشینی هەبووە بڵێ و ئەوەی کە خانەنشینە بێ لەبەر پێداویستی کۆمەلگا و سێکتەرە جیاوازەکان خەڵکی نوێ لە جێگەی دانرێت وایە ئیتر بۆچی ئەم نەریتە ئاواتێک چووە یعنی بەدەست ئیدارەدانی 6 ملیۆن کەسەوە لە وڵاتەدا ئاوا بووین بە فلیم کاکڕنجیان من لە دەرەوە مناقشێکی سەرپێیمان کرد پێش بەرنامەکەی بەڕێزت پێش وتر هەموو وەزارەتێکی دیاریکرا و میلاکاتی تایبەتی خۆی هەبووە لە کابینەی پێشۆ میلاکی تەخسیسکرا و لایەن وەزارەتی دارایی و هەڵوەشێنرایەوە هیچ وەزارەتی میلاشی نیە جاران ڕاستەکەی وابوو لە ئیدارەی سلێمانی و هەولێری ژوا و یەکیش گیرایە هەروە بوو کە ئەو بەڕێزان لە من باشتر وای لێ بکەنەوە ئەو بابەتە لە لای ئێمە کۆتایی پێنایە لە دەسەڵاتی ئەمریکانی ئەوە استراتیجی حکوومەتە سەرکاتی ئەنجومەی وەزیران و وەزارەتی پلانە چونکە تەعینات نییە مثلەن باسی دامەزرانیان کرد باسی دامەزرانی عایلەکەی خۆت کە عایلەیەکی خەڵکی ئەم شارن خوشک و براکانی شت ڕەنگەتیانە ئەوەی خوشکت نییە وەکو ئەمانە برات یعنی بۆ نمونە ئەگەر گوێی لەم قسانەی تۆ بێ پێت وایە بای ئەوە شتێکی هەڵهێنجاوە دڵخۆش بێ قوربان نەخێر بەڵام من ناتوانم وەکو بزیشێکە لە یاسا پێمەڵێت تۆ بۆ نییە درۆ لەگەڵ نەخۆشەکە تا بکەین من داوای ئەوەت لە ناکەم ناڕاستیان من باسی سەیریکە من داوای ئەوەت لێ ناکەم بۆ نمونە فەرمووت 22,000 گەنج وانە 22,000 گەنج ڕوو بکاتە چۆ لە چ دەرگایەک با چاوەڕێی دەمی کێ بکە قوربان چاوەڕێی دەمی ئێمە کە ئێمە چاوەڕێی دەمی حکومەت دەکەین کە خۆمان بەشێکین سەرۆکایەتی ئەنجومەن ئەویش وەڵامانەداتەڵەوە باردۆخەیە کە ئێستا وا بۆ سێ مانگە چێت تۆش مەعاشت وەرنەگرتووە قەیناخۆ ئەمان ڕەنگە وەکو هەموو حاڵی ئەو خەڵکانی تر خۆ ڕەنگە بۆ نمونە ئێستا کە ئەوەندە بێزارن بەڵام ئەگەر دامەزراو بن وەکو خەڵکەکانی تر و چەشیان نەبێ ڕەنگە کەمتر ئازاریان هەبێ ئەم شتەوانە بەڵێ ئەو قسەیە تەواوە خۆ بۆچی ئەو هەوڵەدا من قسە مەبەستم چیە مەبەستەکە کە وەڵامانەدەنەوە وەڵامەکەی ئەوانیش بۆ ئێمە بەشێ لە قەناعەتی تێدایە و قەناعەتی تاوا هێچ کە پارە نییە بدرێ قسەکە لەمە نییە باسی دامەزران نەکرێ و لای ئێمە نییە کۆمەڵی خەڵک دامەزرا ببێ خۆبەخشیش ئەوە لە نەخۆشخانی شۆڕش بووە کە لەوێ خەڵگە ڕوات چۆ وەزارەتی پێشمەرگە ناوخۆ لە جێدانانی هەیە لە باتی سەربا پێشمەرگەی کە دابنێن کەسە دانن لە ناو سێکتەری تەندروستیا دایانن لە نەخۆشخانەکانی شۆڕ ئەوەی پەیوەندی بە ئێمە دکتۆر ئەگەر ئەمان ئێستا کە هەندێکیان داوام ناکەن کاریگەری لەسەر ئیداری تەندروستی وەزعی تەندروستی خەڵکی ئەم وڵاتە چییە؟ کاک دۆزمێن پێرێ بەرنامەی ڕووداوی ئەمڕۆ مقابلەیەکمان کرد و کۆمە تۆمار کرات ڕۆژی دووشەمە کردم لەوێ ئەم قسەیەم کرد وتم ئێمە کە بەیاننامەکەی لە قیسلێمانی سندیکای کارمەندان و دواتر بەڕێزیان و سندیکای گشتی قسەیان کرد و نەخۆشخانەکانی کەش نەخۆشخانەی مناڵەکانی تر ئەو نەسەعاتدا ئانەین ئێمە زۆرمان هەوڵدا کە ئەمە ڕوونەدا لەسەر ئاستی کەسی ئەوە بەس کە ڕووی داوە دەرەنجامەکەی من یەکشت پێڵم ئەگەر ئەمە ڕوو بدا ئەمە کە دایخن کە بە سوپاسەوە بەڕاستی سوپاسڵاوان ناکەن وەکو خۆیان هەژار سزا نایە قوربان سوپاس هیچ دەورێکی نییە بەڵام ناکرێت من بە دەمیش کازە فەلیمانە پێزانینم نەبێ بەڕاستی لە خودی جنابی وەزیر تا خوارەوەی کە ناو مؤسساتی ئەمەی شەکا و بەرپرسیارەتی هەیە ئەوەی ئەمانەی کەن شتێکی زۆر تازە و زۆر پیرۆزە بەڕاستی دەنیت کە باسییان کرد لەی شوێنێکی دنیامە نییە ئەگەر ئەمان دای بخەن یەک نەخۆش لە نەخۆشخانەیەکە لە نەبوونی ستاف گیانە دەست بدا کارەسەتێکی نەخوازراوە زۆریش کەسەی گرێتە ئەستۆی خۆی وەکو هەموو شتێکی تریە وڵاتە ڕوە والله هینجا ئێمە بە سوکیێڵی ئەڕوات ئەڕوادیان کاکجەبار سندیکایە بەس هەردوو سندیکا یعنی شتێک هەیە لێم عاجز مەبن ئێوە بەڕاستی
لەلایەکەوە یەن لەسەر تەلەڤیزۆن ڕەخناگرن لەلایەکەوە ئەو کارەساتە موافقی ئێوەی پێوەرەگیرە لەلایەکەوە لەگەڵ کەرتی تایبەت دڵی ئەوان دەست و پەنجە نەرمەکەن لەلایەکی شەوەیان لەگەڵ خەڵک شین دەکەن خۆ ئەوە قسەی من نییە قسەی بریکاری وەزارەتە ئەم شتە وایە وانە بەڕاستی باتات من معلوماتی ئەوەم هەیە قسەکەی 100% ڕاستە موافقەی ئێوە زەڕورترە لە موافقەی وەزارەت بۆ کردنەوەی کۆلێژی بێکارکردنی خەڵکی ئەم وڵاتە وانە من بە تەحەداوە پێ دەڵێم یەک مەحەد یەک کۆلیج نە وەزارەتی سەحا ئاگایلێتی بەش بە ئێمە وەکو پەرستار و کۆلیژەکانی تر نە سەندیکاش ئێستاش کۆمەڵی پەیمانگا هەیە لە هەولێر لە سلێمانی بەس ئەبێ شارە بەوە بکرێت زر لە قەبعەت خراپتر نییە کاکە بێ و دوانی ئەبێ ینی بەسەراحەت بنە قسەیەم کردووە آخر ئەبێ دەنگی توی تیا وتومە وەزارەتی خوێنی باڵا بووەتە وەزار کۆمپانیا بزنسە کاکە ینی تۆ حکومیەکانە بۆ دانامەزرێت خێرە تۆ هاتووی دە مەحەد و بۆ ناچی لە ناو لیژنەکە ئەندامێتەکە و بچەسپێنێ و لەوێ شەڕەکەت کاک من لە ئەنجومەنی وەزیرانە قسەیم کردو ینی نەک بڵێ لە بەحزوری وەزار لە ئەنجومەنی وەزیرانە ئەمە ماوتووە بە وەزیری خوێنی باڵامان وتومانە کاکە ئەم کۆلیج و مەحەدانە ڕاگرێ ئێمە بەڕاستی لە ئێستاشە هەوڵی ئەوەماندا بوو ئێستا شەڕ ڕادووە وەزارەتی خوێنی باڵا کۆمپانیا بەڵێ هەروایە بەڵێ چزانی بۆ ڕۆژانە مەحە دەکرێتەوە کاکە لێرە کۆلیژەکان دانامەز مەحەدی دروستکردنی بەتاڵی بەڵێ بەتاڵەیە یعنی تۆ لە کەرتی گشتیە دنیاە کۆلیج و مەحەدت هەیە کە ئەسا ئەوانە دانامەزرێن من پێ دەڵێم زانکۆ هەیە لەم هەرێمی کوردستانەیە 4 جۆر مختبەر ئینتاجەکات مایکرۆبیۆلۆژیە هیچیان دەست ناکە هیچیان نەخێر خۆبەخشی ژوەر ناگیرە ئەبێ 5 ساڵیش ئەزمونە هەبێ ئینجاتوانی مختبەری خۆتە هەبێ هاشت بەڵێکەواتە بە ئاشکرا ئەوە ڕوتانەوەیە بەڕاستی ئێواڵم کاک ڕنج ئێمە بە هیچ جۆرێک من ئەوەی کە خۆک معلوماتیشمەوێ لە وەزارەتی شوانەیە پرس بە وەزارەتی سەحەش نەکراوە کاکە کۆلیجی پەرستاریە شیکاری نەخۆشیە مایکرۆبیۆلۆژیە کیمیاییە چیا دەرمانە نەزەم کۆمەڵە مستەلاحاتیان هێناوە بزنسە ئێستا زانکۆیە کراوەتەوە ئۆڤاڵەکان لەسەر ئێمە داناوە ئەڵێ بێ ئێوە بێن مۆڵەتیان بنێ کە دوای ئەوەی بەحساب ئامادەنیت ناخێر ڕەفزمان کردوتمانە بەقسەحقێک نایکەین خۆ بە قسەمانەکەم بە مانیان گرتووە و تقریبان 3 مانگ 4 مانگە بێت باشە بەپێی یاساکە ئێوە ئەبێ ئەندامەتیتان هەبێ بۆ ناچن ئێخ پرسمان پێ ناکەن ینی کاک ڕەج من کابرا هاتو کۆلیژ باشە کورد دەڵێ کردە پەشیمانی لە نەکردە باشترە تۆ بڕۆ بیڵێ لە ناو ئەنجومەنەکە هیچ مهم نییە سەیریکەی سەمێن بۆ نمونە من لە کۆبوونەوەیکی داخراوە ئەگەر هەرچیەک بڵم گرنگ نییە لەبەرێ ئەو وەزیفەکەی تۆ ئەوە نییە لە کۆبوونی داخراوە قسە بکەی وەزیفەکەی تۆ بڕۆ لە مووقعی لۆکاڵی خۆتا شەڕی گەنجی کورد بکە خۆ دڵنیا بە لەوەی نەسەرۆکی حکوومەت ڕقی لە خەڵکە نەوەزیر ڕقی لە خەڵکە نەوەزیری خوێنی باڵا ڕقی لە خەڵکە بەڵام ئیدارەدان شەڕێکی نەرمە کاکە من پێ بڵێم وەکو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەواچی ئاگاداری لەم نەبێت سەیریکە کۆبوونەوەکەی ڕنج ئەگەر وەکو سەراحەت ینی قسە پێمە پێم وتم من قسە ناکەم بەڵام مەجبور مەستە قسە بکەم کاکە لە کابینەی یەکەم کابینەی وەزارەتی تعلیمەوە ئێمە هەوڵمان داوە دەرشوانی پەیمانگا بکەین بە کۆلیج بە هەموو قوتی سندیکا لەوانەیە لە سەدەمی دوتۆ ڕێکەوت و تۆ زیریانە بە 20 کتاب و 30 کتاب ئاراسی وەزارەتی خوێنی باڵا کراوە سەیریکە یەک دقەوەکو براک بڵێ من ئەوە ناڵم سەیریکە دوو لە ڕووی تۆ جارێکی تریش کورد دەڵێ بەردی زل نیشانەی نەهاویشتنە تۆ باسی ئەنجومەنی وەزیرانم بۆ مەکە بڕۆ باسی ئەو لیژنە مسەغەرم بۆ بکە کە تۆ ئەبێ ئەندام بیتیایە کە تۆ ئیمزا و کرد بڵێ ناکرێ دوو عزوتان ئیمزای کرد ئەگەر نەبێ لیژنە چی ئەگەر نەبێ شەڕی ئەوە بکە بیکەی کاک دکتۆر ڕەهێڵ تۆ لە خۆتەوە قساکەی تۆ خۆت ناڵێ ئەتوانن ئەزوێتیان هەبێ ئەزمونونەکەی من لەبەری پێشم مامۆستا بووم لە زانکۆی سێمای کۆجی پزیشیە لەناو ئەکادیمیا ئیشم کردووە ئاگام لاری ئەو بابەتە ڕاستە وەکو وەزای تەندروستی ئەمە پرسمان پێ ناکرێت بەڵام لە وەزایەتی پلانکە ئەم تەختیتە دانڕێ وەزیری خوێندنی باڵا ئەندامەتی ئەمانی بۆ گرنگین بە کەسی کە ڕاش هاوڕێی خۆمانە کە لەنا ئەنجومەنەکە ئەویش ڕوونکەوە داوای هێڵا وەزادی پەروەەردە ئەوەنە هەزار دەرچووی هەیە من ئەبێ مەجبورم جێیکەمەوە بۆیە ساڵانە ئیسیعابی وەرگرتنی کۆلێجەکان کۆلێجی بزیشتی لە زانکۆی سێمای لە هۆڵی ڕاپڕین کە تۆ چەندی جار چالاکی تیاگرۆ لەوێ دەرزە خوێنێ لەوەی لە قاعەکانی خۆی جێ نابێتەوە بۆ معلومات هەرچەندە ئێمە ئەڵێن
هەچوو کۆلێجی پزیشکی ددان و دەرمانسازیە بیکەن بە پزیشکی ئەمە پێویستمان پێێتی چمە پێویستمان بە پزیشکە نقصی پزیشکمان هەیە نقصی پزیشکی ددان و دەرمانسازمان نییە بەڵام بەپی یاساکە کۆلێجی پزیشکی لە ئەهلی ناکرێتەوە لەبەی توانایان جاخۆ ئێستا شوێن هەیە دانێک بە چەند پڕکات قوربان ئەزانم ئەوش فەرقی هەیە ئەنی بەداخەوە بەڵام لیژنەکان لەسەر ئاستی کە دروستی ئەەکەن من خۆم ئاگادار بووم وە قسەم سەردەمان یعنی ئەمان ئەتوان ڕۆڵان هەبێ لقی سلێمانی سندیکای معنی زائیدەن کۆلێجی ئەو کۆلێجە لە باسی پزیشکەکانەکە ئەم دوانەکەڵای بابە تێکەڵاو ئەطیبا ئەسنان و سەیدەلا ئەم دوانە لە ئەسنان کێشەمان هەیە ئەم دوانە مەرجە تایە بێ حەزەکەم کاکتۆر باشە وەڵا من قسەکەم بۆ جەنابی شت بوو ڕاستی کاک جەبار کردی بە هینی قسەکەم بە ڕاستی بۆ سندیکای ددانەکانکە ناکەم لەوانەیە معلوماتیشم لەسەری نەبێت بەڵام هیدان باش تۆ لەلایەکەوە دەی کۆمەڵە چیرۆکمان بۆ گەڕیتەوە خەریکە هەمومانەخەیتە گریان و معنەوەتی خەڵکە ڕوخێنی کە بۆ 190 هەوڵ نایە لەلایەکی شەوەچی لەولا ئیمزایەکەی لە ژێرەوە بۆ کردنەوەی کۆلێژیانی ئێستا تۆ پرسیارکرد من وەڵام من چەند ساڵێکە نەقیبی سندیکای پزیشکانیدانم مامۆستای زانکۆشم هەر کەسێک ڕاگەیاندکارێک قەناتێک کەسێک شخصێک تەوقیعێکی منی لە شوێنێک دۆزیەوە لێستاوە تا 10 ساڵ کە من موافقەمان کردبێ بۆ وەک سندیکا وەک سندیکاشنەکە سەیری بەڵێ براکەم ئێستا من لە بینتانە بەڵێ لە بینتانە وەستاوم بەڵێ ئەوە جەنابی دکتۆرە دەم لەگە دکتۆر هەر وەکو براشم یعنی پێویست بۆ نییە باشە منیش زۆر برادەرمە بەڵێ ناو بەرنامەیە برادەرن باسی سندیکای گشتی نەکرد باش فروع باشە ئەمن گشتیمە یەک نووسراوی من هەبوو پشتگیری کرد لەبەر خاتری مجاملە تەڕاجع با نەکەینەوە شتەکە پەنجەم خێنە سەر برینەکە سەیریکە ئەم ئەتوانێت ڕۆڵی هەبێ سندیکایان نا سندیکاتوان ڕۆڵی هەبێ بە تایبەتی لە ڕێی لەقەکانی ئەرێ بۆچی سەرێک عیادەیەکی لاکۆڵانی هەیە ئەتوانن پێی دابخەن بە تۆ کاک جەبار و سندیکا و داشتان خستۆ پێیان بۆ ئەتوان پێی تهدید بکەن 5 ئایتم زیاتر بۆ نییە بیفرۆشی بۆ دەوڵەمەنێک 20 کۆلێج بکاتەوە ئەڵێن خۆتان واهینەکەن ئەمە هیچ دەسەڵاتمان نییە باش وەڵامەکەی تۆ ناڵم وەڵامەکەی چوومە لای وەزیری خوێندنی باڵا وەک پۆزیشنەکە چوومە لای وەزیری خوێندنی باڵا وتمان کاکە تۆ ئەو ژمارە پزیشکی دانە کە تەخەڕوج پێەکەی دوای هەلی کاریان نابێ لەسەر ئەهلەکان بوو مەسەلەکە وتی باشە تۆ بڕۆ قەناعەت بۆ وەزیری تەندروستی بکە نووسراوێک بۆ من کا بڵێ من پێویستم بە دەرچوانی ئەم کۆلیژانە نیە نەک کۆلێژە ئەهلیەکان ئەو کاتە یەک دانەش هەبوو جەنابەت چووی بەڵێ گوتی چوومە لای وەزیری خوێندنی باڵا وتی بڕۆ قەناعەتی پێ بکە یەک نووسراوم بۆ بکە بڵێ پێویستم بەو دکتۆرە دانانی ئەگە تەخەڕوجشکەن دانامەزرێن نەک کۆلێژە ئەهلیەکان بۆ کەمەکەمەوە وعد بێ ژمارەی وەرگیراوان لە کۆژە حکومیەکانیش کەمەکەمەوە زۆر ئاسان وڵام من زۆر دڵم پێخۆش بوو ڕۆیشتمە لای وەزیری تەندروستی وتم کاکە دیارە مەسەلەکە لای تۆیە ئەو وەزیری خوێندنی باڵەوان پێڵێ وتی ئای ئەگەر دوای وانە بووتم کاکە تۆ کتابم بۆ با دوای وانە بێ زۆر محاولم کە چونکە کاک بە هەموو خەڵک بیزانێ هەر شتێک مستەسمیری تیا بێ مەسئولینی ئەو وڵاتە ناوێرن خۆی لێ بدەن مستەسمیری لە وەزیر گەورەترە لە ئەندام مەکتەب سیاسی گەورەتە ناوێرن ئیشی یەکێک ڕابگرن دوای چەند سەردانێک نووسراوێکیان کرد بەس بەخۆینا لە ڕێی پلاندانانەوە لە ڕێی مدرعامەکەەوە نووسراوێکی کردبوو بەڵێ ئێمە پزیشکی ددانمان پێویست نییە خۆی تەوقیع نەکردبوو چوم کتابەکەم برد چوومە لای وەزیری خوێندنی باڵا وتم کاکە ئەوە کتابەکە ئەڵێ وتی باشم یەک پرسیار لێ یەکەم ئەگە ئەم ساڵ تەڵەبەکانی تەقدیمی کولیەی ئەسنانەکەن ئەو هەموو خەڵکە من بڵێم پێویستم پیانە تۆ دێ لە جاتی من جوابی ئەو دایک و باوکەوە ئەدەیە و کاتە من ئیشم ئەوە نیە خەڵک دامەزرێن من ئیشم وێ خەڵک لە کولیە وەرگرم تۆ دێ جێەکەی من وەڵامەکە ئەدەیتەوە یعنی هەمومانەر خەریکی مجاملەین خەریکی وتم بۆ ئەتو بۆ لە من داوا نەکرد بچمە لای وەزیری تەندروستی ئەی بۆ ئەو کاتە وات پێ نەوتم خۆ ئەو کاتە ناچوم من بەو قسە و هاتمە دەرێتەوە چەند نووسراوێکمان کرد دابنیشین هەر جوابی وەڵامەکەی دانیشتەکانی هەر نەدایەوە یعنی ئێمە کتابێکمان کرد بۆ دکتۆر ئومێد سەباح وتمان کاکە بەو نەوعەیە کتابێکی کرد بۆ وەزیری خوێندنی باڵا ئەڵێ نیگەرانەکانی سندیکای پزیشکانی دان بە هەند وەربگرن نابێ کۆلێجی تر بکەنەوە نازانم ئێمە غەڵەتمان کرد زۆر جا پێماڵێن ئەو کتابەت نەکرد بە ئەوە ڕووی نەدا هەڕێک دوای کتابەکەی من سێ کۆلێجی ئەهلیان کردەوە یعنی ئەوە پێشتر نیان کردبووە کتاب مەکە باش نووسراوێکی کەم کردەوە بۆ کاکتۆر ئومێد سەباح وتم کاکە ئەوە نووسراوی ژمارە ئەوەندەتان نووسراوی ژمارە ئەوەندەمان تۆ وتت کولەی تر مەکەوە سیان کردەوە دوانیش لە پرۆسەوەی کردنەوە باسی پزیشکی قاچاغیشە بۆ کردن بۆ وەزارەتەوە ئێستا ئێمە ئەمجا یەک شتیش بەڵێ ئەو قسانی کە من لەسەر سندیکای کەم بە شخصی مەی خەرە سەر خۆت من نەزانم تۆ چەند جدید بەڵێ
ئێمە دکتۆرمان هەیە فۆرممان قاچاغم بیستەوە بەس پزیشکی قاچاق چۆنە ئێمە فۆرمی ئەندامبوون لە سندیکا نووسراوە پزیشکی دانی دامەزراوی یا دانەمەزراوی ئەگە دامەزراوی هەمیشەی گرێبەستی خۆبەخشی ئەبێ پڕی کاتەوە ئەو کەسە لە هیچیانان نییە کاتێک ئەزانین عیادەیەکی هەیە عیادەیەکی یەکسە تەلەفۆنە دکتۆرەوە فلان دکتۆر خەریکی قاچاغە ئەخ لە دنیا نەبوو بە دکتۆر بڵێ قاچاقچی وڵا دکتۆر هیچ پێی نەکراوە هیچ مەزالێکی نەبوو بۆ عیادەکردنەوە بەدزیەوە چوە لە کۆڵانێکی زۆر لا کۆڵان قەتعی لێ نەداوە قەتعشی دانەناوە تابلۆشی دانەناوە بۆی ئاشکرانە بێ چۆن لە خارجە ئیشی ڕەش یان ئیشی قاچاق ئێستا زۆر گوناحە تۆ 17 ساڵ بخوێنی ئەو هەمومان دوبوونە پێ بڵێن دکتۆری قاچاق یعنی دکتۆرەکەش لەسەر حەقا دکتۆرەکەش سەر حەقە بەڵێ لەسەر حەقە یعنی ئەو بەچی بژێ یعنی کابرا نەتوانێت هیچ بڕێک پارەی نەبێ بەیانیان ڕێڵ ئەوە بوو جوابی نامەوە ئەم پرۆسیجەرە چۆن ڕێگایەک بدۆزرێتەوە کە خەڵک بتوانێت سکێڵەکانی زیاتر گەشە پێ با و ئیشیش بکات و بەبێ ئەوەی پێویستی بەم هەموو مەرجە قاسی و قورسە بێت کاگڕنج مەرجی قاسی و قورس ناچارین هەفتەی پێشوو کەسێک لە شارێک لە شارەکان مرد لە بەرەی خوێندکارێکی کۆلێجی پزیشکی پۆلی 5 ئیشێکی بۆ کردبوو ئیشێکی بۆ کردبوو کە هاتیینە سەر ئیجراعات هەموو خێزانەکە بە واستە و ئەم سەراوتنە کاکەم هیچ کاتێکمان نییە ئێمەش لە ئەنجومەن تونمان کردەوە شەمەی ڕابردوو لە بەرەو کەیسە و کەیسێکیکە شەمەماندانەوتمان ئیلا و بیلاوکە حەقل عام ئێمە لیژنەی تاقیقی دروستەکەین ینی خوێنکاری کۆلێجی پزیشکی چۆن ئەتوانێ بچێت بابەتەکە مەرجە قاسیەکان قانونیە و علمیە ناتوانین لە هەندێک مەرج بچینە دەرەوە قسەکەی من لەوەی کاگڕنج تۆڵی مەرج دابە ئەی باشە سەیچی من وتم ڕێگایەک بدۆزەرەوە کە بتوانێت سکێڵەکەی گەشە پێبە کوڵتم مەرز لابەرەوەە تۆ شەڕی سکێڵەکەی بە مەرجەکانت وانە وتم سکێڵەکەشی بەرز بکاتەوە ئەم مەرجە قاسیە ئیداریانە لەسەری مەهێڵە کام لە مەرجەکان ئەوەی کە ئەوان داوایە کە نەبێ ئەوەندە ساڵ خزمەت هەبێ و ئەوەی کە خۆت باسیەکەی بۆ نمونە ئێستا تۆ قسەیەکە کرد خۆ لەلایەکەوە لەسەر حەقی بەس من ئەو کاتە نەمێست قسە بکەم ئەڵەی لەمە بەدوا ئەوەی خۆبەخشی نەکردبێ کاکە من بۆ خۆبەخشی بکەم کوردم خوێندومە خەڵکیە وڵاتە ئەسڵەن مەرج نییە خوێندومە بۆ ئەوی لە وڵاتە بژی سبەینە ئەڕۆمە ئەڵمانیا هەر لە ڕێگاوە پێشوازیم لێکا وەرمەگرێت بۆ خۆبەخشی بکەم براکەم ئەمە مەرجە بەس لەبەری کوردم نانەعفو ئەم قسەیەکە تۆ باسیەکەی تەواو من وتم واقعیشی تاڵ هەیە نامەنطقی هەیە ناقانونی کە شیرین ئەخر بە منشی بە چیشی نەکرێت بە قسە بە نووسرا جەختکردنەوە نەتیجەی نییە باشە ناچارین باشە من ئەم هەموو خۆبەخشەی کە ئێستا ئایان بینی نوێنەری ئەو خەڵکەن چیان لێ بکەم ئەگەرێکی خۆبەخشی نەکردێت لە دەرەوە بێت دامەزرێ ئاخر خۆ مشکلەکە ئەگەر ئیش نەکا لە ژێر چەتری حکوومەتە بەپی قانونی دروستبی من ناتوانم لە ڕێی دەرەوەشی بدەمێزانی بەمەکە لە زۆربەی شوێنی دنیا قانونەکە وایە قانونەکە حکومەت بەس ئیداراکە لە دنیادا مثلا حکوومەتێکی گەوری وەکو ئەمریکا مەلەفی نەوتیش جگە لە چاودێریکردنی حەقی بەسەری شتێکەوە نییە ئەزانی بۆی نییە جگە لە تەدەخلی ئیجابی هیچ دەستێوەردانێک کا لە هەلومەرجی دارایشە ئەزانی لە زمانی مارگرێت تاتچەرەوە لە بریتانیا کە خەسخەسەی هێناوەتە ئارا و لە ئەمریکا لە زمانی ڕۆناڵ ڕیگنەوە کە خەسخەساتەوە ئارا حکوومەت لە زۆربەی سەکتەرەکان کشاوەتەوە بەس ڕۆڵێکی ئیداریە بینە بۆ حلکردنی عرقەلەکان ڕاستەوە ئێمەش و کۆزارەتی خۆمان هەوڵمانداوە کەرتی تایبەت بێنی و من ڕقیب بین ئەمە تەواوە لەگەڵتان بەڵام ئێستا لە بەغا خەریکن لە ڕێی ئەنجومەی نوێرانەوە دانیشتمان لەگەڵا کرد و نیژەی تەندروستی و ژینگە کە دەستکاری ئەم قانونە بکرێ ئێستا لە هەوڵان بەغدا بیکە ئێمە لەژێر ئەو چەتراین قانونی ئەم قانونی تەدروست و بێمان پلەبەندی بزیشە بگۆڕن بەغا ڕۆڵی هەبێ بەڵێ چیت لە مەسەلەی ئەم دامەزرانانەدا دامەزرانەکە چۆنە ئێستا بەغا قسەیکی کاکسەرەوەر بە نووسرا بۆمان هاتووە دەرچوانی کۆلێج و کۆلەج حکوومیەکان زیاتر بە شەرتێک کاری نیشتیماین دەرەوەی هەرێم بێ دامەزرێنێ ئەوە دووسێ ساڵە دەرچووی پزیشکی نەماوە دای نەمەزرێنە لە بەغدا ئێمە ئەمە شتێکی بۆ کردوین کە ئاگادارم پەرلەمانتارانی لیژنەکات هەمویان هەوڵیان داوە بە قائیمە بەردەوام خەڵکی هەرێمدا ئەمەزرێنن بەڵام کات نیشتمانان دەرەوەی هەرێمە بەڵام زانکۆکانی خۆمانیان تاوا کردووە کێشەی ئەهلەکانیش ئەوەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا ئێتراف بە کۆمەڵی کۆلێج و پەیمانگەی ئەوان ناکە کە حەز ناکەم ناوەکانیان بێنن لەسەر حەقیشن خەریکن لە بەرامبەردا بەغدا ئێستا ئێترافی لە کۆمەڵی شوێن وەرگرتوتەوە ئەڵێ منەوە ئێترافیان پێ ناکەم بەڵام قانونەکە بۆ ئێمە ئاسانکاریەکە ئەگەر قانونەکە دەستکاری بکەن بە پێی سەدەم بگۆڕدرێ
ئێمە ژەو کاتە بەپی ئەو یاسای پلەبەندی بزیشی ئاسانکایی لە مەرجە قاسیە عیلمەکانەکەی باشە وەکو ئەوەی کە تۆ لە ناو ئەم شوێنەیە بەڵێ بەرزترین دەسەڵاتی باڵای و دووەم دەسەڵاتی لە ناو وەزارەتی تەندروستیە بەڵێ و دەسەڵاتەکەت چەندێک کاروباری ئیداریە ئەبێ ئەوەندەش پارێزەری مافی ئەمان بێت لانی کەم لە کەرتی تایبەتا قوبوڵێکی خوشک و براکانە بڕەتێنڕێن بە 150,000 نەخێر ئێمە بۆم بابەتە چیمان کردووە قسەیەکت کرد پێشووتر ینی کەمترین موچە هەیە کە لەسەر ئەوە لە ڕێی وەزارەتی کار و کاربەری کۆمەڵایەتی بیمە ئەکرێن بیمەی ئەنی ئەوە ئەکرێن بیمەی کار و ئەوەیە کە ڕێژێکی بۆ دیاریکراوە ئێمە لەم ڕێخستەوەی کەتی گشتی و تایبەتەیە کەم پێم خۆشە ینی ئەکرێت لە بەرنامەیەکە زۆر قسەی لەسەر بکەین ئەومان ڕوون کردووە وامان لێ کردوون کە ئەنی ئێمە بڕوا بکە نەخۆشخانەمان داخستووە زۆر شت بووە مستەسمیری زۆر گەورە بوو بەڵام هەردا ماخستووە بۆ تومانە کوا میلاکت لە مەرحەلەی موچە شاین ینی ئەو ئێستا کۆتایی ساڵە لە ساڵی ئایندەوە لەمانی 12 بە دواوە ئیتر ئەم نەخۆشخانەیەن ئیجازە تازەکەن و مۆڵە تازەکەنەوە ئێمە ئەم جارات چی ماغڕ و موچەکانیش هەر کارمەندێک چکە بەڕاستی ئەمە یاسایە ئەمە قانونە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی نووسیان بۆ ئێمە کردووە خەڵکانێگەن چون شکاتیان لانی کەمی موچەتان بەدڵ نەبێ بۆی تازە ناکەنەوە مۆڵەت بەڵێ ئەیکێنە مەرجێ و دەست خۆش هەر کەسێک 350,000 کەمتر بات لە نەخۆشخانەکان خاوەنی نەخۆشخانەکان وەبەرهێنەرانی وڵات ئەوە بریکاری وەزیرە فەرمێ معڕەزن بۆ سزاش ئەگەر کارمەند شکات بکە معڕەزە بن بۆ سزا وەلانی کەم 150,000 وانە قوبوڵ ناکرێت کاک سەرۆر چەند کە زۆرە لە کوردستان ئەوانەی کە ئەم موچەکەمانە وەردەگرن بەڵێ بەتاکیت لە شاری سلێمانیا زۆر کاگڕانژ بێزگلی شەکی خۆشیان ناچن لە ماچێتەکان بۆ پڕپارێژی شەکەن هەر لە ماچێتە کاشێریەکەم بۆ پڕپارێ لە ڕۆژێکە یەک شەفت داوامەکە بۆ پڕپارێ گرنگترین پرسیار بۆ 5 خولەکەم ماوە حەزەکەم کاتەکە بۆ ئەو کەسانە بێت کە پرسیاریان نەکردووە فرسەتە کاک دکتۆر ڕێڵ لێرێ پرسیارەکە ئاڕاستێ بکە دەستخۆشی بەرنامە کوریەکەم زۆر سپاس لەو تەسەوڕیان کە هەموو کارمەندەکان ئەم کێشەی خۆبەخشانە ڕۆژ ساڵ بە ساڵ بەرەو خراپترێتی ئەم ساڵ 14,000 دانەمەزراومانێ ساڵی داهاتوێ بە 18,000 داهاتوترێ بە 22,000 ینی تا بڕۆ ئەم کێشەیە قوڵترێ بێت و هیچ ئەمەلمان پێ نییە چاک بێ پێویستە ئێمە سەرەتا کێشەکە بنبڕکەین لە سەرەتا لە ینی پێش هەموو شتێت چی بکەین کێشەکەوێ پەروەردەژوە کێشەکە ئەوەیە بێ دانیش هیچ نەبێت 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەم پەیمانگالاوەکیانە و ئەهلیەکان هیچ نەبێت بەشی زۆریان دابخرێن تەخەڕوجمان کەمە بێتەوە کاتە کە تەخەڕوجیش کەم بۆ ئەو کاتە هەوڵە درێ ئەم دانەمەزراوانە بەرەو پێشتر ئەزانی شتێکی تر هەیە ئێستا ئەو ڕۆژە لە ڕوودا و جۆملە بوو بەس بەڕاستی و شەنگلیزیەکەم بیرچەوە ئەزانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا گەر هەوڵ بن وەزارەت ئەتوانن لە دەرەوەی هەرێمی کوردستان بە ماف و امتیازات ئیش بدۆزنەوە بۆ ئەو کەسانێکی خوێنەوارن و زیادن لە وڵاتی خۆمانە گەر سکێڵەکەیان بەرزە مەسەلەن وڵاتانی خلیج خەڵکیەوێ کۆنتراکتی فەرمی هەیە لەگەڵ هندستانە بۆ نمونە وەنیە ماف و امتیازاتیشی هەیە لە ڕێگەی کۆنسوڵخانەکانی شەوەتوانرێت چاودێری مافەکان بکرێ ئەمە ڕێگایەک نییە با کاگرانجەمە بەنمونە قونسوڵی ئەڵمانی لەگەڵ ڕێکخراوە کە هاتبوون بۆلامان کێشیانەوە بوو ئێمە لە دوای کۆڕۆناوە کارمەندی کوالیفایمان زۆر کەمە بەڵام ئەوان لە ڕێی وڵاتیشیکەوە لەگەڵ شوێنی کە بسە خیاڵم نیە عەقدیان هەیە ئەمە لێ داوامان کرد هەر قونسوڵێک کە لەو قونسوڵگەرانەی بە تایبەتی وڵاتانی کەنداو یا ئەوروپیە کە دێک کە ئەزانین ژیانی ئەوان ستاندەرایزێکی تایە ئەنی بەزیان باشە ئێمە ئەم داوایان لێ ئەەکەین ئەڵێن ئێمەش کارمەندی سکیڵمانەیە بە مەرجەکانی خۆتان کوالیفای وەرن ئاسانکایی لەوانەیە بە موچەیەکی کەمتیش دەستانکە وگەلەوەی لە وڵاتێکی کێ ئەوروپی هێنن هەرچەندیان بنێ لەوەی وڵاتی خۆمان زۆرترەکە ئەچیت بەس ئەوان ستاندەریان هەیە کەمتی موچە بەپێی توانا بەپێی وڵاتی کەنداو جەنابی دکتۆر ئەوانی ژیانەی بڵێ ئەوەی کاتون تەلامان پێمان وتون ئەم ناقەشەیەمان لە بەرسم بەڕێزێکی قونسوڵگەری گشتی دێتە لای ئێماڵێ ئیشێکی کەی هەیە من لە پاڵاو ئیشەشە ئەم بابەتەی بۆ باسەکەین ئەڵێ خۆت لێرەی ئەبینیت خەڵکی باشمان هەیە نەخۆشخانەی چاکمانەیە بۆ نمونەخۆ هەر لێکرد نەخۆشخانە باشەکان کە بنامێت کاندید دیعای بۆ کەسکەم بەڵام FMC لە تۆپیایەتی ڕێژێکی دیاریکراوی لە کارمەندی بیانێ باقی هەمووی کارمەندی خۆمانە کەواتە ئێوە ئەتوانن ئیسفادە لە ئەوانی ئێمە بکەن ئەمانە تا ئێستا بە قسە داوامان کردووە لەگەڵیانە مناقەشەمان کردووە تا کە ئەگەی نەتیجە بەڵام ئەبێ قەنەعەت بە ئەنجومەنی وەزیران بکەن وەک مەسەلەیەکی استراتیجی سەیری ئەمە بکە سپاس کەسێک کە لێر لەم بەرکەس فەرموو مامۆستا
ئێمە ناتوانین لە ڕێگەی ناتوانین پشت بە کەرتە تایبەتەکان بەستین لە بەروی کەرتە تایبەتەکان سەرمادارە هەڵەسێ خەسخانەیەکە کاتەوە طبعا تا چواردەورەکەی خۆی وەستابێ کەسی تر دانانێ ئەمە یەکەم شت دووەم شت ئەتوانین لە ڕێگەی تر و ئێمە ئەم کێشەیە حەلکەین بەس وڵا کەرتی تایبەت بەعکسەوە زۆر واقعین زۆر مامەڵە لەگەڵ سکێڵەکە وەکو حکوومەت نییە باوەڕم پێ بکە دینارێکە نایەتێت تا بای دوو ئیشە پێنەکە ڕاستەکە بەس کێشەکەمان لە ڕێگەی لە شوێنێکی تر و حەلە بێ بۆ نمونە ئەم هەموو نەشتەرگەریە سیمی پرایڤێت هاکرێت لە سلێمانیا بڕەپارێک لە نەخۆش وەرەگیرێ لە بری ئەوەی ئەم پارەیە لە سەیە سی گەڕێتەوە بۆ حکوومەت یەک کە زۆر بگرم لەوبەر گەیشتمە بەستەکە و چون کەیتر کۆتایی پێێنم هەردوو وەڵامەکە بەجێڵم بۆ دکتۆر ڕەهێڵ فەرموو سپاسی ئەم دەفرەتاکەم کاگرنجیان دەستخۆشی بەرنامەکە و لەکەم من شتێکم هەیە کە بیڵم ئێمە کە وەکو خۆبەخشی ئیشەکەین بەدەر لەوەی کە سوودمان زۆرە بۆ کۆمەلگاکەمان لەبەرەوەی کە ئێمە واز لەوە بێنە کە سوودمان هەبەیەکەم کە ڕەسوێنمان خواردووە کە بۆ نمونە دایکمان باوکمان خوشکمان هەر کەنجێکی ئاواینە ئەزیز کەیەتە بەردەستماوەکو خوشکوبرەی خۆمان سێری ئەەکەین لەسەروی ئەوەشەوە کە ناوی خۆمان بردووە بە خۆبەخش چەنەها جار گوێمان لەوە بێ کە پێمانڵەن ئەمانە خۆبەخش نین زیان بەخشن خۆبەخش نین زیان بەخشن چەنەها کارمەندەوە ئەمە بیستراوە چەنەها جار بە خۆمیان وتووە والله پشت پێم هەڵکردووە ئەوانەی کە هەمیشەین وا بێ ئەوانەی کە هەمیشەین بڵێ چەنەها جار پێمان وتراوە جاری وا هەبۆ خۆی کابرا تازە کراوە بەعقد وای بە ئێمە وتۆتەوە ئەوە نوکتەیەکە بۆ گەڕمە و کۆتایی پێێنم ئەوە ئەڵێ کابرایەک وت یەکێکیانوتی تایەتی دوێنە تەعین بووە بە ئێواڵە زیان بەخش لە بری خۆ بەخشوانە ئەوە کابرایەک لە یەکێک لە گوندەکانی کوردستان ماڵی یەگوێزێتەوە بۆ شار ئێوارەکەی ئاوادا نیشە لەسەر قەنەفەکاڵێ ئاخلادەیەکی واوام دەست ناکرێ بارێدارم بۆ بێنە زۆر سپاسانەکەم زۆر باشە دەستخۆشە بزانمەتوان پرسیارێکی تر وەربگرم فەرموو عەفو منی ژۆک و دەرچوێکی دانەمەزراوە کە 8 ساڵە بێ خریجم بڵین بە مافێکی شایستی خۆمان نەزانمە بۆ یاسا دامەزراینە منەوەکو چارە سەرکارێکی سروشتی قساکەم کە ینی زۆر سێرە 8 ساڵە بڵین کە دانەمەزراینەوە هیچ عەقدێک هیچ دامەزرانێکمان بۆ نایە باسی هەمیشەی ناگەم کە هەر نەماوە هیچ عەقدێکی ژانی شمولی ئێمە ناکە ینی لە کاتێکا کە بڵین پەرستاری جامیعە و بڵین تەخدیر و پەیمانگە و تەمانێمە پەیمانگەین پرسیارەکە ئەوەیە بۆچی هیچ شتێک نامانگرێتەوە لە کاتێکا کە ئێمە هۆبەی تایبەت بە خۆمان هەیە لە ڕیاسەی سەحەیە ینی ئەبووە ئێستا بڵێن شتێ بکرا ئێمەش بەشێکی زەڕورین لە خەستەخانەکانە پرسیاری دووەمیشم بۆ دکتۆر ڕەهێڵ هەر وەکو پێش بەرنامەکە ئاماژەم پێەیە بڵین ئێمە کۆمەڵێکین لە خەستەخانەی دڵی مناڵان کە وەرژیرانی لە ڕێی منداڵ پارێزەوانی ئێمە لە زۆر بڵین سەر و سا کارمەندی عادەتمان لە بڵین بەشێکمان ینی هەمومان لە دوو دڵێکی وایە مایونەتەوانێت ساڵێ زیاترە بەسەر چاپێکەوتنەکانمانە ڕۆشتۆکە ئێمە وەرژیراوین تر مەسەلەن کەی ئەکرێتەوانێ مەسەلەن ئەم گرێ بە سەبەت چی ئەڕوا هیچ ئاسوێشی گەشەیە دەستخۆش کاگتۆر ڕێڵبیرە ناچێتەوە ئەبێ بە سێ پرسیار بەمەوە خۆش کاگەن سوپاس دەکەم بۆ بەرنامەیە کاگەن جوێن پرسیارێکمە لە کاگ دکتۆر ڕێهێڵ بۆ جیاوازکردن نێوان دامەزرانی پزیشکان و پزیشکانی گشتی و دڵ کارمەندان عین پزیشکان هەموو ساڵە دامەزرێن بەڵام کارمەندان دە ساڵ دامەزران نییە ئەنجا ئەوەی کە هەیە لە بۆ دامەزرانی کارمەندان ئێمە گوپڕاتی سێ جار تا ئێستا کاگ دکتۆر سەباح کتابی کردو بۆ وەزارەت بۆ دامەزرانی خۆبەخشەکان تا سێ جار کتابەکانم لێ بەڵام وەزارەت و ئەنجومەنی وەزیران جواب نایان هیچ وەڵامێکیان نییە بۆ ئێمە تا سەندیکاش پشتیوانی ئێمەیە بەڵام ئەوان جوابیان بۆ ئێمە دەستخۆش زۆر سپاس ئێمە بەپێی نووسراوی ئەنجومەنی وەزیران دواجاختکردنەوە بۆ جاری سێم هیچ وەزارەتێک بۆی نییە هیچ نووسراوێک بەرزکاتەوە بۆ دامەزراندن لەگەڵ کۆمەڵە شتیکایە ئەمانش کێسە ڕانەگەین ئەمە 100 نەفەر ئەوە پێشووتر موافقەی ڕقەمەکە ئەەکەین بە نووسراو ئەجا کە هاتەوە باسی بانگەوازەکەین ئەوە بۆیە کەکەڵم باسکراوە لە ناو ئەنجومەنی وەزایش باسکراوە ینی بۆ خۆی بەدمە کاکتۆر سەباح ئەزانێت کە ئێمە ناتوانین نووسراوە بەرزکەینەوە بەڵام بۆی کەلانی کەم ئەنی واجبی سەرشانێتی بۆ واجبی خۆشی زانیوە هەر جەخت دەکاتەوە سەر دامەزران دەکە بە نمونە نەخۆشخانە ئەڵمانەکە 230 کەسی بەرز کردەوە بەس موافقی 100 کەسی بواتەوە ناچار خۆیان بێ بیکاتە واستە و کاتە ئێوە بەڕێستان وڵام ئەمە بۆ دامەزرا یا ناچار بکرێتە ئۆنلاین بەڵکۆی دکتۆر سەباحش سێ کتابەنێرە دانێکیان بیگرە ئێمە بۆمان نیە بەرزیکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆمان نییە دامەزراندن من بەردەوام ڕۆژانە
تەکلیفم لێ ئەکرێ لە بەتایبەتی لە سلێمانی هەولێر. ئەی چارە سەرکارە سروشتیەکان چارە سەرکارە سروشتیەکان دامەزراندنیان بە PPVC کە نەخۆشخانەیەکی دیاریکراو دروست ئەبێ بۆی ئەەکەینەوە بە ڕێبرادی گشتی پێداویستی خۆی بە پێی میلاکات و قساسەکەش دیارەکە. ئەوەی نەخۆشخانەی دڵی کراوە ئێمە پێشماگەڵ بەڕێز وەزی سەدانی ئیمەرجنسیمان کرد لە تاحقیق دڵی کراوەش لێ بووین سەدانی چکیانەکەین هەوڵ ئەدەین وەکو دوو نەخۆشخانە دوو دامەزراوی نوێ سە کەس نات چەند کەسێکیان بۆ دامەزرێنین. ئەمە پرسیاری دووە بە قورعا بێ نانا قورعانی هیچی قورعانی قورعا ئەمە شتێکماندانا بە نای خاڵبەندی خاڵبەندێکەش ئۆنلاینە کەسێک چەند کەسەکە سەری کە بنمونە سە باسم کە نەخۆشخانەی ئەڵمانی 230 کارمەندی هەیە خۆبەخشێ دایبەزرێنێ ئێمە موافقەی سە کەسمان وەرگرتووە لەنا ئەم سە کەسە 230 نا چەندین سە کەسی کەش کە ئەو سێ پسپۆڕی هەیە لە لەرەی ئۆنلاینەوە پری ئەکاتەوە کە ناویش هاتەوە بۆ هەیە ئەتراز بگرێ و دڵنیاتانەکەمەوە ینی ئەوەی لە ناو وەزارەتایە بە هەمومانەوە بە بەندەشەوە دیفاعەکەین نایڵین یەک کەس غەدری لێ بکرێت یەک ڕستە بڵێ بە خۆبەخشەکانی کوردستان چیاڵێ خۆبەخشان من نتوانم بڵێم تاجی سەرمانن ئێمە قەرزارباریانی و دڵنیاتانەکەینەوە ئەوەی بە ئێمە کراوە بە ئێمە ئەکرێ قەت وازمان لێنێناوە بەرداوامیشە بین لەسەری بە هەر ڕێگەی لە ڕێگەکان بەردام خەریکی کەلێندۆزینەوە بۆ بتوانین مافێکیەوە بدەین. جەنابی سەرۆکی سەندیکا نەقیب ڕستە بڵێ پێیان چیاڵێ کە پێمان کرابێ و فەرموو هەمومان بۆ خزمەتی ئەمان هاتوین تۆش لە بەرژەوەندیەوان شەرمان کردووە و آخر چاسش کە ئێمە دامانەتێ تەبعانە وەکو سەندیکا ئێمە کە مەسەلەی خۆبەخشی وتمانە ئەگەر لە کەرتی گشتیش دانەمەزری ئێمە لە کەرتی تایبەت هەلی کارێکیان بۆ دۆزینەوە نا هەر خۆی ئەتوانێت دوای ساڵ دو ساڵێک بە پێ ڕێنمایەکان وەرەگەیەک بۆ خۆی بکاتەوانێ یعنی ئەوەیە شێکە لەو فرسە عەمەلانی کە ئێمە ئەضعەف الئیمان خۆمان بۆ چ پیشەیەک بۆ هەموو پیشەکان ێبەز ئەوە شتێکی زۆر باشە ئەومان کرد من باسیەوەم کرد کاکڕان دەستخۆش شتێکی زۆر هەمویان کرددان دەرمانساز فەرموو یەک ڕستە مامۆستا بۆ چێ وەڵا بۆ دڵی خۆت بۆ دڵی خۆیان بۆ حکوومەتەکەی بڵێ بۆ دڵێکێ یا بەناوی هەومیانەوە بڵێم بەس ئەوە نازانم کە زۆر قەرزارن بەجددی زۆر قەرزارمان وەڵام من بەرنامەی ئەومان زۆر کردووە زۆر چاوپێکەوتن و داواکاری و خۆ پیشاندان و ئەوانە بەڵام هەر هەمووی وتم هەرچیە هیچی ئیسفادەی نابێ ئەگەر ئەم معلوماتی ئێمە بە دایرێکتی نەگاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی من دڵنیام سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ جێگرەکەی بەبێ وەزیرەکان لەگەڵمان دابنیشن تەنها نیو سعات لەگەڵ سەندیکا من یەک داتاشە و حازرەکەم بۆ ماوەی نیو سعات تەقدیم یەکەم یەک کەلیمەی تریش ناڵێم شەرح یەکەم بە ئەرقام ئەو دوو بەڕێزە دابنیشن جێی لێ بگرن من متأکدم گۆڕانکاری لە بەشی ئەسنان و تەعینات دروستە بێ من چەند جار داوام تەعینات ئەتوانێت حەلی زۆرە بەڵام ئەو دوو بەڕێزە جێمان لێ بگرن باشە ئەگەر ئەو دوو بەڕێزە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگەی سەرۆکی حکوومەت گوێ لە تۆ بگرن بەبێ دەخی لەو خەزێنەی حکوومەتیش ئەتوانێت زۆر باشە حەلی زۆر باشە وەڵا ئەگەر گوێت لێ نەگرن من نازانم بۆ لە ساڵێکان نیو سعات ئەبێ مەجالیان نەبێت گوێ لەمە بگرن زۆر جارەوانە دانانیشێن ئەچنە سەری یاریەکان ئەچنە فلان شوێن قسەی خۆشەکەن بۆ نیو سعات مەجالیان نیە لەگەڵ ئێمە دابشن زۆر سەیدا من یەک کەلیمەی ئاخرم ئەو بەڕێزەوتی دکتۆرەکان تەعین نەبن ئەوان تر تەعین نابن من جارێکیان بە وەزیرم وتم باشە تۆ ناوی پزیشکان کە بەرزەکەی تۆ خۆی مەس پزیشکیدان بۆ بەرزیان ناکەی و هەر لەگەڵ ئەوان خۆ ئەنجومەنی وەزیران ئەمریکاش دەرەکە وتی هەر بەگاڵتەوە تەمان گاڵتەش نیوەی ڕاستیە وتی کاکە بەس پزیشک ئەگە لە تەواوی نەبی نەخۆشەمرێ بەدان کەس نامرێ بە نەخۆشی دان کەس نامرێ یعنی ئەوەی لە نامهیم بوو کەس نامرێ بەزی شەڵا کەس نامرێ دووبارە بەخێر هاتن سەرچاوم زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم بەخێراتی کاک دکتۆر کاک جەبارگیان خۆشک و برا خۆشەویستەکانم ئەگەر پرسیارە شتێکیشم کردووە تۆزێ نیگەرانم کردوون هەمووتان هەم خۆشەویست و برای بەڕێزی منن پرسیارەکانی شما ڕاستەی پۆزیشنەکانتانە دەنا لە نزیکەوە هەموو یەکتر دەناسین و برای خۆشەویستی من و پێم وایە داواکاریەکی ڕەواشی کردووە هیوادارم ڕایشکارانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران داواکاریەکەی بە هەند وەربگرە چونکاڵێ بۆ ئەتوان سەیری یاری بکەن بۆ ناتوان سەیری ئەو یاریە بکەن کە ژیانی ئێمەی وێران کردووە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بەخێراتن سەرچاو خێربن